بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی زنجیرە بەرنامەی ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان بە دیداری ئەوەی بەڕێزشا دەبین. بەڕێزان لە تەورەکانی بەرنامەی ئەمڕۆ سێ تەورمان بۆ ئامادەکردوون. لە تەوری یەکەم قسە لەسەر دەستگای بێتەلی شۆڕشی کوردستانەکەین، ئەوەی کە پێی ئەوترا سنووق ڕەشەکەی شۆڕش کە زۆربەی زانیاریە نهێنیەکانی شۆڕش لە لای ئەم دەستگایە بوو، لە لای کادران و هەواڵانی ئەم دەستگایە بوو کە لە زۆربەی میحورەکانی کوردستانە کاریانە کرد. بەشێکی تری بەرنامەکە تەرخانەکەین بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاخ. زۆر جار ئیزگەی دەنگی گەلی کوردستان بە تۆپخانەکەی شۆڕش ناوابرا. ئیزگەکە لە هەمان کاتە ناوەندێک بوو بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی شۆڕش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە تەوری سێمی بەرنامەکەمان قسە لەسەر ڕۆڵی ژنان ئەەکەین لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان. یەکێتی وەکو حیزبێکی پێشکەوتن خواز هەمیشە باوەڕی بۆ بووە کە ژنان لە هەموو بوارەکانە بێنە پێشەوە و لە هەموو ئاستەکانە ژنان ڕۆڵیان هەبێت و ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان لا 45 ساڵی ڕابردوو بۆ ژنانی کردووە. ئایا لە ئاست داخوازەکانی ژنانە ژنان چی چاڕوانی ئەکەن لە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتمانی کوردستان؟ پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێناگرێ بەرگار لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی. بەڵێ بەڕێزان لە تەوری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر دەستگای بێتەلی شۆڕشەکەین. ئەو دەستگایی کە پێشتر باسمان کرد سنووق ڕەشەکەی شۆڕش بوو کە زۆربەی زانیاریە وردونی هێنەکانی شۆڕش لە لای ئەم دەستگایە بوو. بۆ قسەکردن لەسەر ئەم دەستگای ئێساش بەڕێز مامۆستا عوسمان عومەر بەرپرسی ناوەندی بێتەلی شۆڕش لەگەڵمانە. مامۆستا ئەم کاتە و باش هەموو کاتت باش. پێم خۆش یەکەم جار دەستگاکە بناسیێنین بە بینەرانمان. بێتەلی ناوەندی دەستگایەکی گرنگ و هەستیاری شۆڕشی نوێی گەلەکەمان بوو. بە چەند قۆناغێک ئێمە گەیشتینە ئەم دەستگایە و بەرفراوان بوو هەڵ لە سەرەتاکانی شۆڕشەوە تا دوای ئەنفال و کشانەوە دواتر ڕاپەڕین و بووین بە خاوەنی دەستگایەکی بەرفراوان لە کۆمەڵێک کادری بەتوانا و دڵسۆز و بەڕاستی لە خۆبردوو. بەڵێ مامۆستا دەستگاکەتان لە چیوە دەستان پێ کرد؟ پێش ئەوەی کە بچینە ناو بابەتەکەەوە حەز دەکەم وتەی دوو فەرماندەی سەربازی گرنگ هەیە کە لە بواری سەربازی دایشان کرد. یەکیان مۆنتیگمریە دەڵێت گاندن و پەیوەندیکردن شادەماری سوپایە. ئەمە یەک. دوایی ڕۆمڵ دەڵێت گاندن و پەیوەندیکردن ناتوانرێ وەلا بنرێ لە ئاستی یەکەیەکی بچووکەوە تا ئاستی سەرکردایەتی و چەکێکیشە هەندێک جار بۆ یەکلایکردنەوەی جەنگ بەکاردەهێنرێ. و وتەیەکی تریش هەیە کە گاندن و پەیوەندیکردن چەکێکی دوولایەنەیە، واتە بە عەرەبیەکەی سلاح ذو حەدەین. هەم خزمەتی مرۆڤایەتیەکە هەم لە هەمان کاتیشە بکوژە. ئەمە ئەوە ئەنجا قۆناغەکانی گاندن و پەیوەندیکردن لە
ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەچەند قۆناغێ بەچەند هەنگاوێکدا پێم خۆشە لە هەنگاوە سەرەتایەکانە دەست پێ بکەین. زۆر باشە بەسەرچەوە هەنگاوی سەرەتایی طبعاً بەهۆی بێ ئیمکانیەتی و نەبوونی دەستگا بێتەلەکان بە شێوەیەکی محدود بەکارهێنراوە ئەویش هۆکی تۆکی بووە. طبعاً هەموو دەستگایەکی گەیاندن و پەیوەندیکردن کە تۆ بەکاری ئەهێنی ئەبێ بزانی کە دوژمنێک هەیە گوێت لێ دەگرێت. بۆیە بۆ پاراستنی جانی پێشمەرگە سەرەتایەکان و بنکە و بارەگاکان ئەتوانم بڵێم کەم بەکارهێنراوە ئەگەر بەکارهێنرابێ. دوای ئەوە ڕۆڵی تەتەر زیاتر ڕۆڵی گەیاندن و پەیوەندیکردنی بینیوە. لەو مەجالەشە چەندین خەڵکی بەتوانامان هەبووە لە گەرمیانەوە لە دەشتی کۆیەوە لە دەشتی هەولێرەوە بۆ نمونە هۆشنگ یەکێک بووە لە تەتەرە هەرە تیژڕەوەکان کابرایەکی بەتوانا و زیرەک بووە لە ڕۆیشتن و لە هەموو شتێکە. ئەمە دەشتی هەولێر ئەنجا کۆچەر عەبدوڵڵا لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە ئەویش یەکێک بووە لە تەتەرەکانی سنووری دەشتی کۆیە. حاجی چاوشینمان هەیە لە منطقەی گەرمیان یەکێک بووە وەک کاک محمود سنگاوی کاتی خۆی بۆی باس کرد یەکێک بووە لە تەتەرە بەتواناکان لەو منطقەیەکە هاتوو چۆی کردووە بۆ سەرکردایەتی و لە بینی هێزەکان و گەیاندنی نامە و پەیامەکان. ئەنجا ئەوەشمان بیر نەچێت حامد یاخسەمەری لە سەرەتایی شۆڕشەوە لە یەکێک بووە لە کادر و پۆستە چیە باشەکان لە سەرەتاکانی شۆڕشدا. جا خەباتە بچکۆل ئەویش هەم عەدەد بێتەر بووە هەم دوایی وەکو تەتەریش کاری کردووە. ئەمە دوای ئەو قۆناغێک کاتە پێشەوە توانم بڵێم لە ساڵی 79 بەدواوە ساڵی 79 بەدواوە چەند دەستگایەکی بێتەلی PRC-مان پەیدا کرد کە شۆڕشی گەلانی ئێران بەرپا بوو توانرا هێزی پێشمەرگە بچێتە دیوی ئێرانەوە هەندێک کڕین و دەستکەوتن و ئەم بێتەلە PRC-یان نەکرا سەرەتا بە 5 بێتەلی PRC دەست پێکراوە. یەکیان سەر شاخی مامندە بووە یەکیان لە باوزێ بووە لای تیپی جوتیاران یەکیان لای شەهید عەبدوڕەحیم بووە یەکیان لای کاک بەختیار مستەفا کە ئەو کات بەرپرس و بەرپرسی خۆمان بەشەکەمان بووە لە ناوزەنگ و ڕۆڵێکی بەرچاویشی هەبوو لە دامەزراندن و دروستکردنی ئەم دەستگایە کیت بە بێگومان یعنی نابێ ڕۆڵی کاک بەختیار لە بەرچاو نەگیرێ چونکە بەهاندانی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان ئەمان پیان ینی بەڵام کە ئیمکانیەتەکە نەبووە نەتوانراوە بەهەنگاو ڕۆیشتووە. هەنگاوی دواتریشی کەوتینە ئەمان وەکو ئەوەی پێشتر باسم کرد بێتەلی کورتمەودا بووە. ئەم بێتەلە کورتمەودایانە کاری پێشمەرگەی ئاسان کردووە پەیام و هینەکەی ئاسان کرد بوو. ئەنجا بەڕاستی بە ئیزگا کە ساڵی 1970 کە ئیزگە دامەزراوە ئەویش گەینەری پەیام و هینەکان بۆ هێزی پێشمەرگە. مامۆستاگیان ئێمە زیاتر لەسەر ئەم تەوەرە قسە ئەکەین بەڵام ئێستا وشانێکی کورد وەرەگرین و دیرەژە بە بەرنامەکەمانە دێن. مامۆستاگیان پێش ئەم وچانە باسی ئەوەمان کرد کە ئیزگەی دەنگی گەلی کوردستانیش یەکێکی تر بووە لەو ناوەندانەی کە هەواڵ و زانیاریەکانی گەیاندووە. دوای ئیزگە چی قۆناغێکی ترمان هەیە؟ وڵا حەزەکەم ینی ئاماژەیەکی مادەم ئێوە تەوەرێکتان هەیە لەو بارەیەوە بەڵام ئیزگا کە دامەزراوە سەرەتا ئەو پەیام و بروسکانەی لە ڕێگای ئیزگەوە گەیاندراوە بۆ هێزەکانی خوارەوە بروسکە هەبوو لە ئاسوودەوە بۆ ئاوارە بۆ دەرەوەی وڵات
ئەم بروسکانە لە سەرکردایەتیەوە بۆ دەرەوەی وڵات کراوە ئەوانیش لە ڕێگای ئزگەیەکی عەرەبیەوە لە سووریاوە بروسکەکانیان وەڵام داوەتەوە من صابر إلى صامد بەڵێ ئەمە قۆناغێکی گرنگ بۆ چکە بەهۆی ئەم ئیزگەیەوە زۆر جار هۆشداری دراوەتە هێزی پێشمەرگە ئاگادار کراونەوە ڕێنمایی کرا تەنانەت دواتر لە ڕاپەڕینیشە بە هەمان شێوە بەڵێ. ئەو جفرانی ئیزگەی دەگەنگەری کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە ڕاپەڕیندا. بێگومان. قۆناغێکی تری ڕۆڵی بێتەل لە دوای هەشتاوە دەست بەڵەکات کە شەڕی عێراق ئێران بەرپا بوو ئاست بمانی فرسەتێک هاتە پێشەوە بۆ هێزی پێشمەرگە بۆ چالاکی زیاتر و ناوچە ئازادکراوەکانیش فراوان بوون بۆیە هێزی پێشمەرگە جموجۆڵێکی بەرچاویان کرد لە لێدانی سوپای عێراق لە گرتنی چەندین جۆر بێت لەوێش دەتوانم بڵێم سەرەتا بە 4-5 بێتەلی دوورمەودا دەسەڵات پێ کردووە یەکیان هێزەکانی تیپی پەنجاوێکی گەرمیان لە قووات ذئبیاندا دوو جیهازی ڕاکاڵ و دوو مجەفیرەیان گرت هێنرا بۆ سەرکردایەتی یەکیان دایەوە بە خۆیان بە ناوی شاڵاوەوە کەوتە گەڕ و بەرزانی حەمەیمینە سڵاو لە گۆڕی پاچی ئەم برادرا لەوێ کاری لەسەر دەکرد ئەنجا دوای ئەوە جهاز بێتەلێکی تریشمان نێردرا بۆ حاجی مامەند بە ناوی زۆزکەوە ئەو کاتەکە مەلا بەختیار بەرپرسی مەڵبەڵ بوو و بێتەلێکیشمان لە منطقەی سوورقاوشان کاگعلی بچکۆ لەو کاتە بەرپرسی مەڵبەندی دوو بوو بە ناوی ڕزگارەوە و لە ئەسنای چالاکیەکانی هێزی پێشمەرگەوەکو و پێشتر ئاماژەم پێدا زیادی کرد تیپی سیویەکی بەرزنجە ئەوانیش بێتەلێکیان گرت هێنایان بۆ سەرکردایەتی و کاک بورهان عەبدوڕەحمان لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەیە ئەو یەکەم عەدەد بێتەلی تیپی دوایی طبعاً بوو بە تیپی 37 شارباژێر ئەنجا بەرەبەرە هەنگاوەکان گەشیان کرد و چەند بێتەلێک کردرا لەلایەن سەرکردایەتەوە مامۆستا با قسێک لەسەر جفرەکان بکەین ئەم جفرانە چۆندا ئاڕێژرا ئاسان بوو بێگومان هەموو سەرەتایەکی کارێک ئاسانی تێدایە بەڵام بە هۆ حکمی ئەزمونەوە حکمی ئەزمونەوە بەرەبەرە سەرەکەوێت و پێشکەوت و طبعاً سەرەتای دروستکردنی شفرەکان لەلایەن کاک بەختیار مستەفاوە داڕێژرا دواتر ئێمە کە من چوومە دەرەوە کۆمەڵێ برادر دەستگاکەمان فراوان بوو ئێمەش هاوکاریمان نەکرد لە ئەفکار لە بیرۆکەی شفرە ئەویش دای ئەڕشت و دوایی ئەنێردرایەوە بۆ مەڵبەندەکان و هێزی پێشمەرگە زیاترش ئەو شفرانە چی بوون ینی ژمارە بوون ناو بوون تێکەڵاو بوو هەبوو مەسەلەن هەبوو ئەو شفرانە سێ ژمارەیە بوو هەبوو 4 ژمارەیە بوو هەبوو 4 ژمارە و ناوێک بوو هەبوو سێ ژمارە و ناوێک بوو مەسەلەن ئەوە هەموو جارێ لەسەر شێوازێک نەبووە ینی یاسایەک نەبوو کە ئێمە لەسەری بڕێن بەس تەنها مهم ئەوە بوو کە ئێمە جێگای شانازیە تا ئەو ڕۆژەی ڕوخانی ڕژێمی بەعس حکومەتی عێراق نەیتوانیوە تەنانەت یەک شفرەیەکمان بکاتەوە لەبەر وردی و گۆڕانکاری بەردەوام لە ناو شفرەکانە مامۆستا ئەم شفرانە چۆن ئەخوێنرانەوە مەسەلەن شفرەیەک لە شوێنێکە بۆ شوێنێکی تر چۆن ئەو تەنسیقە ئەکرا ئەم شفرە هەمان ئەو پەیامەیە کە ئێوە ئەتانەوێ بیگەرن یان جەنابی مامجەلا کە جەنابە لەلای ئەو فترەیەکی زۆر کارە کردووە کە بروسکەکان بۆ نمونەوەکو جەنابی مامجەلال کە بروسکەکانی بۆ ئەناتی ئێمە پێشتر ئەو شفرانەمان ناردووە بە خەڵکانێکی ئەمیندا بۆ مەڵبەندە بۆ سەرتیپە بۆ عەدەد بێتەلەکە لەگەڵ ئەو شفرانەی کە ناردوومانە
بەڵە شێوازی حلکردنی شفرەکەمان پێ بوو بەڵە تر ئێمە لای خۆمان بۆ نمونە من کە مامجلال شفرەکەی بروسکەیەکی داومەتێ دانیشتوم کردومە بە ژمارە بەڵە دانیشتم کردومە بە ژمارە و ئەم ژمارانە طبعا ئەو لەوێ لە ڕێگای بێتەلەوە خوێندراوەتەوە کە خوێندوێتەوە ئەویش چونکە کلیلی لەلایە مادەم کلیلی لەلایە ئەتوانێت یەکسەر بچێتە لای بەڵام هیچ کەسێک مەسەلەن ئێستا من ئەگەر من شفرەیەکم لا بێت تۆ هیچ لا نەبێ 1000 ژمارە دەمێت تۆ تێناگەی نازانێت چی نووسراوە بەڵام عەدەد بێتەلەکە ئەم کلیلانەی لابوو کلیلەکانی لەلا بوو دەکردەوە هەبوو جاری وا بوو مەسەلەن شفرەی بینی مەڵبەندە شفرەی بینی مەکتەبی عەسکەری و مەسئولی مەڵبەندە بینی مەکتەبی سیاسی و مەسئولی مەڵبەندە چەندین جۆر جفرمان هەبووە لە مەجاالە بەڵە قەت هەبووە کە شفرێک دەخوێنرێتەوە یان هەڵا بخوێنرێتەوە بێگومان لە ئاسنایی کارکردندا جاری وا هەبووە چکە ئیشەکان زۆر ئەو کاتە هەر تەنها بڵێن شفرە بوو جاریوا بۆ هەڵەکراوە بۆ نا بەڵام کە دوایی کە لێ تێنەگەیشتووە توێتی مەسەرەن ئەم ژمارەیە بۆ تەکید بکەوە 1 2 3 مەسەلەن ئاوا ئەگەر چەند ژمارەیەک بوو ئەگەر یەک ژمارە بوو بێ ئەوە توێتی ئەم ژمارەیان بۆ تەکیدکەوە ئەو کاتە لای خۆمانەوە لای هەر شوێنەکەەوە نەک لای ئێمەوە لە هەر شوێنێکەوە کە غەڵەتەکە کرابێ توێتی کاکە ئەم ژمارەیەمان بۆ ڕاستکەوە بۆ ئەوەی لێ هەڵێبی چۆن ئەتانزانی کە ئەم شفرەیە بە هەڵە خوێنراوەتەوە ئەخر ئەو لەوێ کە حەلی کردووە کە حەلێ کرد کە حەلیە کرد من لای خۆمەوە بە حسابی خۆم ڕاست دروستم کردووە بەڵام سوتفاکە جاری وایە شەشێک بۆ بە نوێیەک یان لە کاتی وەرگرتندا جاری وا هەبووە تەشویشی سەر بێتەلەکە هەبووە دوی کردووە بە سێ یان چواری کردووە بە دوو مەسەلەن ئەوە بووە مامۆستا باسی ئەوە کرد بە درێژایی ماوەی کارکردنی ئێوە هیچ کاتێک شفرەکانی ئێوە لەلایەن حکومەتی عێراق و نەخوێنراوەتەوە ئەنی ئەو کەسانی کە تەتەربوون ئەمانە قەت ئەبووە دەستگیر کرابێتن یان ئەم شفرانی ئێوە بۆ نەخوێنرا چۆن نیان ئەتوانی بیخوێنەوە دەستگایەکی گەورەی وەکو بڵێ ڕژێمی بەعس کە لە هەموو وەرە سەربازەکانەوە ئەوان هەموو دەوراتیان بینیوە چۆن ئەم شفرانی ئێوە نەخوێنرایەوە لایەوە ئێمە لەسەر یاسای ئەوان بە یاسایەک بەڵێ یاسای عەسکەریە یاسای سەربازی ئیشانە کرد ئێمە یاسای پێشمەرگانە بوو هەنی چی یاسای پێشبەرگە یاسای ئێمە خۆمان یاسایەکی خۆکرد بۆ بۆ خۆمان ینی ئەوە وەکو بە کوردێکی خۆمان الحاجەت ئوم الاختراع ئێمە ئەوەمان بەکارهێناوە یعنی چی فکرێک بە منشکمان داهات بێت کە نەهێڵین دژمن سوودمان لێوەربگرێ ئەو ڕێگایمان دەبتۆتە بەر لەوەشە سەرکەوتوو بوو بەڵێ زۆریش ناڵم یعنی بە دڵنیاییەوە بەوا جێگایشان نازیشە بەڕاستی ینی من ئەو چەندین ساڵەی لە بواری بێتەلا ئیشم کردووە چەندین زانیاری هاتووە هەر تەکیدی ئەویان کردوێتەوە کە شفرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئەستەم ئەتوانین بیکەینەوە ناتوانین بیکەینەوە مامۆستا پێتان ئەڵەن سونوقە ڕەشەکەی شۆڕش بۆ ئەم ناوەتان لێنراوە ئەوە بەهۆی زۆری ئەو نهێنانە بوو خۆت دەزانی جاران ئەم مۆبایل و کۆمەڵێشت نەبووە هەرچی بروسکەیەک هاتووە بەڵێ لایەن جەنابی مامجلالەوە جەنابی کابینە و شیروانەوە یان مەکتەبی سیاسیەوە لە ڕێگای عەدەد بێتەلەکانەوە نێردراوە بۆ شوێنەکان یعنی هەر شتێک بوو بێ پێش هەموو شتێک من زانیومە عەدەد بێتەلەکەی بەرامبەرم بۆ نمونە لە مەڵبەندی 4 زانی بێتی بەڵێ ئەمە هۆکارەکەیەتی کە بەڵێ زانیاری هەیە کە تا ئێستاش بەنهێنی مابێتەوە چۆن مەبەستم ئەوەیە ینی ئێوە زانیاری ئەو کاتی شۆڕشتان نابێت تا ئێستاش هەر ئەبێنی هێنی بێت و هەر بەنیهێنی بمێنێتەوە خۆی وەکو یاسایەک هەیە دوای 25 ساڵ دەتوانی ئەگەر شتێک هەبێت لەسەر ئەو بابەتە ئەتوانی لەسەری بنووسی و بڵاوی بکەیتەوە
بێگومان ینی زۆر شت هەیە ئێستا ئەمە ئەم جارە بە هەوڵ و توانەکانی کاک بەختیار و کاک خالد حسێن توانیمان کتێبێکی تقریبان 1000 لاپەڕەیی کە پڕیەتی لە بروسکەی نهێنی ئەمە ئەرشیفی بێتەلە بەڵام مامۆستا ئەو ماوەی ئەو کتێبە کە چاپ و بڵاو کراوەتەوە ماوەکەی کەمە مەسەلەن ئێوە لە 80 دەستان پێ کردووە هەتا 92 لە دوای 92 هەر بەردەوام بوون مەبەست بۆ ئەو قۆناغانەی تری تیانە بۆ ئەوانەی ترن نەکراوە بە کتێب بڵێ ئەوە بحقت ینی خۆ دەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی چەند کارە ساتێک هاتووە بەڵە شەڕەکانی ئەنفال و کشانەوە لەو مەجاالە زۆر ئەرشیف مەسەلەن ئەرشیفی ئێمە خۆمان وەکو بێتن زۆربەیمان ناچار بووە یعنی بۆ ئەوەی نەکەوێتە دەست دوژمنەوە سوتاندمانە ئەوەی گرنگ بوو بێ پاراستومانە لەگەڵ بەڵمانەیە ناوانە بەڵام ناتوانرا مەسەلەن لە ساڵی 1970 تا 1970 یعنی ئەو کاتەش وەکو ئێستا نەبوو بڵێ کۆمپیوتەر هەبێ بتوانین بیخەین بیپارێزین و بینوسینەوە و چاپیکەین و بیخێنە سەر سیدیەک و بە چەند سیدیەک 20 دەفتەر بخێنە سەر دەسیدی و لە جیرفانی خۆمان دابنین یان لە فلاشێکا یان لە فلاشێکا بیپارێزین بەڵێ ینی زەحمت بووە پاراستن و بەڵام کاک بەختیار و کاخارەتیش باسی ئەوەکەن کە ئەمە هەموو تەنانەت ئەو باوی کە دیاری کراوە وەزەم هەشتا بۆ هەتا ڕاپەڕینەکە هەنی هەموو هێشتاکە هەموو بروسکەکان نین بەشی لە بروسکەکان زۆرە لا بردووە بەحقەت بروسکەکانی ئێمە ڕۆژی وها بۆ نمونە تا ئەم پێش ڕاپەڕین و لە هەشتا و حوت و ئەوانە ڕنگ بێ جەنابی مامجلات ڕنگ بێ جاری وا هەبووە لە کاتی حرەکات و جم و جۆڵی هێزی پێشمە ڕنگ بێ 100 بروسکەی نووسی بێت نەبێتە مبالغە جاری وا هەبووە ینی ژمارەیەکی زۆر ئەتوانم بڵێم جاری وا هەبووە ینی فریا نەکەوتین ئێمە 4 کەس بووین لەو شوێنە ئیشمان کردو یان 3 کەس بووین لەو شوێنە ئیشمان کردووە فریای بروسکە شفرەکردن نەکەوتوین ینی ئەوەندە بروسکەکانی بە بەردەوامی بووە و بروسکەش ئەوەش نەبووە بروسکەش بە بەردەوامی بروسکەی مەڵبەندیشمان بوواتەوە ڕۆژیوە بووە ینی وەکوکتم ڕنگ بە 100 بروسکەمان وەرگرت بێ لە هەموو جگەل لەوانەیە کە خۆمان نردومانە بۆ مەڵبەندەکان و بۆ فەرماندەکان مامۆستا باسی ئەوە کرد کە ئەمە ئێوە خۆتان خۆڕسک پێداویستی شۆڕش بوو وای لێ کردوون کە ئەم بروسکانە و جفرەکان داڕێژن بەڵام باسێکی جیهازەکان بکەین ئەم جیهازانە کە لە کار ئەکە و کە کێشەیەکی بۆ دروستە بوو ئەمانە کێچاکێ کرد لە دوای ساڵی 1984ەوە لە دوای ساڵی 1984ەوە دەتوانم بڵێم وەرشەیەکی ساکارمان هەبوو هەر بێتەلێک کە خراپ ئەبوو چەند ئەندازیارێکمان لەوانە پشکۆ عەبدولخالق معروف لە بواری ئەلکترۆنیاتە بەتوانا بوو چاچێک کرد دوای ئەوە کاک ئاکۆ لە 86 و ئەوانە دواتر کاتە ئاکۆ حەسەن بەڵێ ئاکۆ حەسەن ئەویش لەگەڵ کاک پشکۆ وردەوردا کەوتنە چاکردنی هەر جاری وا بۆ بڵێن خەلەکە بەسیط بووە یعنی بە ئاسانی چاکراوە بەڵام ئەوەی قرس بوو بێ پێویستی بە سپێرپارت بوو بێ ئەوە ناچار بووین ئەگەر هەمان بوو بێ ئەوە بۆی بەکارهێنراوە ئەگەر ناچار بووین جیهازێکی بۆ تێک بدرێت و بۆ ئەوەی ئەو پارچەیە بوان ڕێکەوت بێ ئەو پارچەیە نەسووتا بێ لەو جیهازەکەیتر مامۆستا کارەکەی ئێوە بێگومان چەند زەحمەت و ناخۆشیتیا بووە بەڵام ڕەنگە زۆرجار بەسەر هات و نوکتە و قسەی خۆشیتیا بووە کاکە سامان بێگومان لە مەجای شۆڕشە زۆر هەم شتی خۆش هەیە و شتی ناخۆشیش بێگومان چی شتێکی خۆش هەیە لە زاکیرەی مامۆستا تا ئێستا ما بێت وڵاهی یەک دوو هێشت هەیە هیچیان بەسەر خۆم هاتووە تازە فێری بەکارهێنانی بێتەل بوو بووم ساڵی 1970 و ئەوانە برادرێکی تیپی 20ێکی کەرکک بروسکەیەکی بۆ کردم
وتی بروسکەم بۆت هەیە نەک بروسکەی بۆ کرد وتی بروسکەم بۆت هەیە بە منی گوتی یەکسەرکەوە نیو دابەزە طبعا ئەمە خۆی لە خۆیدا عملیەکی حسابیە بەڵێ بەڵام چکە من تازە بووم لەو مەجاالە بیرم بۆی نەئەچوو تا دۆزیمەوە زۆری پێچوو بەڵێ کاک پیران ئێستا لە فینلنداژی لێرەوە سڵاو ڕزم هەیە بووی پێوتم ئەرێمان مەستاوە بە پشتیکی سەڵ هاتی ئەمە لەو خۆشانە ینی زۆر شتی تریش زۆر بابەتی تریش هەبووە ینی کە باز بکرێت و هەم بۆ خۆم وەکو بیرەوەریەکانی خۆشم زۆر لەو بابەتەشتانم تۆمار کردووە هیوادارین بیرەوەریەکانە ببینین بەڵام جەناب لەگەڵ سەرۆک مام جەلالە ماوەیەکی زۆر کارە کردووە چی بیرەوەریەکە هەیە مام جەلال بەڕاستی سەرکردەیەک و کارێزمایەکی نمونەیە بوو بەڵێ سڵاو لە گۆڕی بێت سەری ڕێز و نوازش لە ئاست گڵکۆی بەڕێزیان دادەنەوێنم زۆر شت هەیە ینی لە گەڵ جەنابی مام جەلالە و دائما ئەو هاوکاری ئێمە بووە پشتیوانی ئێمە بووە هاندەرمان بووە مەسەلەن یەکێ لەو شتانە کە زۆر بهانی منیەدا ئێمە پەیوەندیەکمان هەبوو لەگەڵ ئەندیەی هەواتی ئەوروپی بەڵێ لە ڕێگای ئەو پەیوەندی هەواتەوە ئێمە توانیمان پەیوەندی بە ڕەحمەتی دکتۆر کەمال فوئادەوە بکەین ینی بە ڕێکەوت یعنی نەک بە ڕابسپێنەوە ڕێکەوت وا بوو ئەو جیهازەی کە من پەیوەندیم لەگەڵ کرد وەکو ئەم دیو ئەو دیو لەگەڵ ماڵی دکتۆر کەمالە وتی پێهێنم بۆ ئەیهێنم بۆلاتان چی لەگەڵا بکەن ئەمە ینی وە زۆر هاوکاریەکردم لە بۆ ئەوەی ئینگلیزیەکەم بەرەو باشتر بچێت و چکە ئەو پەیوەندی هەواتەکان بە زمانی ئینگلیزی بوو بەڵێ 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 مامۆستا جەنابی مام جەلال لە ئیشکردنا جددی بووە بۆ بە تایبەتریش ئەو ئیشانەی کە پەیوەندیان چۆنڵە بە ئەمنی قەومی بە ئەمنی شۆڕشەوە هەبوو چۆن تەعاملی لەگەڵ ئێوە کرد و ئێوە چۆن تەعاملتان لەگەڵ جەنابی مام جەلالە کرد ئێمە بە هەرچی نهێنیەک یان بروسکەیەک بەهاتایە بەڵێ وەکو خۆی نەقلمانە کرد بۆ جەنابی جا ئەگەر ئەو بروسکەیە طبعا ئەیزانی ئەوەی کە نهێنی زۆر نهێنی بۆ ئێمە حتمما دائما ئەو ئەیگوت ئێوە کوڕی ماڵەکەی ئێمە سەرتا من و خارە ئازاد بووین لێرەوە سڵاو ڕزم بۆی دەیگوت ئێوە کوڕی ماڵەکەن یعنی ئێمە شەو نیوە شەو هەبوو جاری وە بۆ بروسکە هاتووە چوینتە ژوورەکەی بەڵێ لە خەو هەڵمانسانوە بۆیە قەت ئەوە نەبووە بڵێ بۆ هاتوونیان بۆ ئەزانی وا پێویست بووە کە ئێمە بچینە لای چی یادەوەریەکی جەنابی مام جەلال تا ئێستا لە زاکری تۆ ماوە لەم ماوەی کارکردنی کە لەگەڵ یا بوویت مام جەلال دائما کەسێکی زۆر خۆشمەشرە بوو دائما قسەی خۆشێ کرد هەوڵێدا کە لەگەڵ پێشمەرگەکان و بەشانازیەوە ئەڵێم زۆر منی خۆش دەویست ئەو کات سەردەما و زۆر جار دانیشتوین کە قسەی کردووە توێتی مامەسا عوسمان کۆڵەکەی شۆڕشەکەیە ئەوە بۆ طبعا بەڵام ئەوە نەبووتە هۆیەوەی کە من لە خۆم بگۆڕم و بین بێت بەڵێ مامۆستا سەرکردایەتی نوێی یەکێتی خەڵک ئومێد و هیوایەکی زۆری پێ هەیە مامۆستا عوسمان وەکو پێشمەرگەیەکی دێرین چی هەیە بۆم سەرکردایەتیە هیوادارم ئەو نوێبوونەوەیە ببێتە مایەی بەرەو پێشبردن و هەنگاوێکی باش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرچی کە لە ڕابردوودا لە خراپیەکان هەبوو بێت ئەوانە بەرەبەرە بە هەنگاو طبعا هیچ شتێک بەبێ هەنگاونان ناکرێت هەنگاوی سەر ئەمان سەرەتان ئێستا لە مەجای سەرکردایەتیدا ئەبێ بە هەنگاو و بێگومان ئەبێ پلانیشیان بۆ داهاتوو هەبێ و ئەو هەڵانەی کە پێشتر سوتفە ئەگەر کرابێ و بە قەناعەتی من گرنگیدان بە ڕاگەیاندن بەڵێ
گرنگیدان بەڕاگەاندن ئەبێ بنچینەیەک بێ پلانێک بێ لە پلانەکانی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامۆستاگیان ئەگەر دوا قسە هەبێت بۆ ئێم و بۆ بینەران دوا قسەم لێرەوە پیرۆزبایی لە یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆستان و لایەنگران و هەواڵانی پێشمەرگە و یادێکیشە بۆ من ئەوە نزیکەی ئەبێتە 38 ساڵ بێدابڕان وەکو خۆم پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانم بۆ کوکتم بێدابڕان لە محاڵەتە بەرز و پیرۆز بێ ئەو یادە بۆ ئیشەڵا هیوادارین هەنگاوی باش و باشتریش چاوەڕوانی هەنگاوی باشتر دەکەین لە سەرکردایەتی نوێمان بۆ داهاتوو چونکە هەر حیزبێک نوێ نەبێتەوە پێم وایە بەجێ ئەمێنێ لە سەردەمەکە و بڕاستی گوێگرتنیش لە شتێکی تریش گرنگە گوێگرتن لە کادیرەکانی خوارەوە دەستنیشانکردنی کادیرەکان بە لە ئاست و تواناکانیان ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە دەستگاکانمان بە باشی بەڕێوە بچن. زۆ سپاس مامۆستاکیان کە لەگەڵمان قوربان زۆر سپاس دەکەم نیش بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمەتان ڕەخساند لە قسەکردن لەبارەی ڕۆڵی بێتە لە شۆڕشی نوێی گەلەکەماندا. مامۆستا عوسمان عومەر بەرپرسی دەستگای بێتەلی ناوەندی شۆڕش زۆ سپاس کە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڕێزان ئێساش ئەچینە لای هاوکارمان لە شاری سلێمانی سەبارە بە پابەربوونی هاوڵاتیان بە بڕیاری قەدەغکردنی هاتوچۆ قسەمان بۆ ئەکات پێشڕەو ئەم کاتە باش زانیاریەکان لای تۆ چین؟ سامان بەینتان باش دیارە لە دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەندراوێکە ئاماژەی بەوە کرد کە قەدەغی هاتوچۆ لە 6 ئێوارەی ینی دوێنێەوە جێبەجێ کراوەوە لە پارێزگای سلێمانیش دیارە هەموو هێزە ئەمنیەکان پابەندن بە جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆوە بۆیە لە زۆربەی شوێنەکانی ناو شارە بربەستدانراوە ڕێگەکان گیراون و لە هەمان کاتە مەفرەزەکان لە بەجێگەیاندنی ئەرکانی خۆیان من ئەگەر وێنەگرەکەم ئێستا هاوکار بێ ئێمە ئەم شوێنەی ئێمە لێن ئەمە چوارڕێیانی سەرچنارە لێرە هەم داخڵبوون بە شار و هەم دەرچوون لە شار لەم شوێنەیە توانین بڵین ئەمە بۆ کاتی خۆی دەواازەی شار بوو بەڵام ئێستاش ینی شوێنێکە بۆ دەرچوون و هەم بۆ داخڵبوونیش بەڵام هێزە ئەمنیەکان لێرە لەگەڵ ئەو هاوڵاتیانەی پابند نەبوو بێتن بە ڕێنماییەکانەوە ئەمان ڕێکارەکانی خۆیان ئەگرنە بەروە خەڵکیش بەڕادەیەکی باش ینی ئەوەی کە ئێمە وەکو تیمی گەلی کوردستان بە ناو شارە گەڕاوین تاکە هاتوینێتە ئێرە ئەوەی کە بینیومانە هاوڵاتیەکی بەرچاو لە ماڵەکانی خۆیانە ماونەتەوە و لەبەرەوە ئەتوانین بڵین خەڵک پابندە بە ڕێنمایەکان و لە هەمان کاتیشە هێزە ئەمنیەکان لەسەر جادەکانن هەرکەکانی خۆیان جێبەجێەکەن ئەوەی کە ئەبیندرێ لێرەوە ئەو سیارانن کە لە علوی سلێمانیەوە دێن یاخود هێزە ئەمنیەکانن یان تەندروستکارانن ئەمانە لە دەرەوەن ئەڕۆن بۆ سەر کارەکانیان یاخود لە کارەکانیانەوە ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە منە گەڕێم لایەوە. ئەوانەی کە ڕۆژانە چاوەڕوانیان لێمان هەیە وەگەوەی بوونی تۆ بۆ ژیانی ئەوان گرنگی تایبەتی هەبێت. ئێستامان بەرهەمی ڕابردوومانە نووسینەوەی ئەزمون و یادەوەری ساتەکانی ڕابردوو بە نەمری دەیاڵنەوە. هەموو ڕۆژێک ژیان بە شێوەیەکی جیاواز خۆی نوێیەکاتەوە. کاتێک لە کۆتایی هاتنی کارێک تەواوە بیت ئەرکێکی تر چاوەڕێ دەکات. بە ئەنجام گەیاندنی هەر ئەرکێک خەباتێکە لە پێناو ئەوانی تردا. شۆڕش وا فێری کردوین
کە هەمیشە چاومان لە ئاسۆ بێت. بۆ ئەوەی کاروان بەردەوام بێت پێویستە بێوچان لە هەوڵا بین. ئەوەی ئەیکەین کەسانێک دوای ئێمە تەواویەکەن. لە دوای نسکۆ شۆڕشی نوێ لەسەر دەستی چەند گەنجێکی خەباتجێر هەڵگیرسایەوە. بەهێز و گوڕێکی تازەوە موژدەی بەردەوامی خەبات و تێکۆشان بەگوێی کۆمەڵانی خەڵکدا درایەوە. مەشغەڵانی ئەم جارەی شۆڕش بڕوای ڕەنجدەران و هەژاران بوو. زیندان و شەکنجە پەت و سێدارە سەری پێنەوی نەکردین. کەمبژی و کەڵبژی بووە وێردی سەر زمانی هەمووان. نەسرەوتن تا سەرکەوتن دروشمی شۆڕش و گەل بوو. هاوڕێتی و خۆشەویستی خاک تێکۆشان بۆ ئازادی ئامانجمان بوو. ڕۆژێکی نوێ دەست پێکات. ئەوانەی چاوەڕوانیان لێمان هەیە بە هەستێکی زۆرەوە ڕێز دەنوێنن. مێژومان لە ناو خەباتدا فێریەوەی کردوین کەنەوەی نوێ بۆ ژیانی داهاتووی گەل جێگەی ئومێد بن. پەیاممان تەواوکردنی کاروانی تێکۆشانە و پێنووسەکەمان دەبەخشین بنەوەی نوێ تا بەدیهێنانی ئاواتەکان. بۆ ئایندەیەکی گەشی یەکێتی با جۆش و خۆشی نەوەی نوێ ئاوێتەی ڕەوتی قاڵبووی خەباتمان بێت. بەڵێ بەڕێزان لە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسە لەسەر ڕۆڵی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەین لە شاخ و هەروەها قسە لەسەر تۆپخانەکەی شۆڕش ئیزگەی دەنگی گەلی کوردستانەکەین بە میوانداری بەڕێز شوان کریمکابان بێژەر و ڕاگەیانکار. کاک شوان بەخێر بێت. جەنابتان یەکێکن لە بێژەرە کانی پێشووی ئیزگەی دەنگی گەلی کوردستان پێمان خۆش بوو لەم یادا جەنابتان بەسەر بکەینەوە لە ڕێگای ئێوەوە بینەرەکانمان ئاشنا بکەین بۆ مێژوە پرشنگدارەی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەگەر قسەیەک لەسەر دەستگای ڕاگەیاندنی یەکێتی بکەین لە شاخ ئەو دەستگای کە حکومەتی بەعسی هێنابوو بەچۆکە ئەو دەستگا چی بوو لە چی پێکاتە بوو کارەکانی چۆن بوون؟ زۆر سپاس. سەرەتا سڵاو لە گیانی پاشی سەرۆک مام جەلال، سڵاو لە گیانی پاشی و هەواڵانەی دەستەی دامەزرێنەر کە کۆچیان کردو، کاک نوشیروان، کاک دکتۆر کەمال فواد، کاک عادل مراد، کاک عەبدولڕەزاق فەیلی، سڵاو لە هەموو تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ڕاستیە شۆڕشی نوێ کە بەرپاکرا گروپێک بەرپایان کرد کە کۆمەڵێک ڕۆشنبیر بوون و خەڵقی ڕووناکبیر بوون و تێگەشتوو بوون و لە بارودۆخەکە لە بارودۆخی و سەردەمە باش تێگەشتوو بوون. بۆیە کە هەر لە سەرەتاوە بڕوایان بەوە بوو کە ئامرازەکانی ڕاگەیاندن کەم بێت یا زۆر گرنگی خۆی هەیە بۆ خۆشیان یەکێک لەوانە کە پێش ڕۆژنامە نووسین و کاری ڕاگەیاندنی هەمویان بەشی زۆریان لە ڕۆژنامە حیزبیەکانیش و ڕۆژنامەکانی دەرەوەی حیزبیش لە شەستەکان و لە دوای شەستەکانی شاکاریان کردووە. جەنابی مام جەلال لە هەندێک ڕۆژنامە و گۆڤاری عەرەبیشە بابەتی ئەنووسی و بەشدار بوو لە دەرکردنی ئەو گۆڤار ڕۆژنامانە. لەبەرەوە ئەهەمیەتی ڕاگەیاندن و ئەهەمیەتی میدیایان بەلاوە دیار و بەرچاو بوو و یانزانی توانێت چ دەورێک ببینێ. هەر لە سەرەتاشەوە کرد ئێمە یەکەم بەیاننامەی دامەزرانی یەکێتی بە یەکەم هەنگاوی قۆناغی دەستپێکردنی ڕاگەیاندن لە ناوچێتی نیشتیمانی کوردستانە ئەژمار بکەین و دواتریش لە هەواڵنامەکانی شۆڕشەوە و ئەو بابلێنە و بابەت و بەیاننامانی دواتر کە دەرەچووە بڵاوە کرایەوە لە ڕێ ڕێخستنەکانەوە دەسا و دەست دەکرا
ئەوانە سەرەتایەکە و دواتر بە تایپ و ڕۆنوێیەک و جاوردەوەدا ڕاگەاندن گەشەی کرد لە سەرەتاوە لە چاپەوە دەستی پێ کردووە دواتریش ئیزگەی هاتوۆتە سەر لە ساڵی لە نەورۆزی ساڵی 79 ڕاگەاندن لەوێەوە دەستی پێ کردووە بەڵام کاک چۆن کە ئەبینین ڕاگەاندنی یەکێتی کە دەست پێ ئەکات هەمیشە بە دوو شێواز کاری کردووە شێوازێکیان خیتابی یەکێتی بۆ جەماوری کوردستان خیتابی دووەمیشی بۆ بڵێن ئەو نەتەوەی عارەب بووە بە شێوەیەکی گشتی ئەم هەڵبژاردننی ئەم دوو شێوازە بۆ مەسەڵەن شەرارەی هەبووە لە هەمان کاتە ڕێبازی نوێشی هەبووە بە دڵنیایەوە کوتمەوە تێگەشتنی ئەو هەواڵانە بۆ لە بارودۆخی هەرێمی کوردستانی ناوچەکە ئەوەی کە بۆ خەڵکی کوردستان بووە پێویست بووە کە بە زمانی کوردی تۆ بیدوێنیت و ئاگاداری کەیت و قسەی لەگەڵکەی و بۆ ئەوەی تر کە عەرەب بووە خۆبا بڵێن بۆ وڵاتە عەرەبیەکان و خەڵکی عەرەب گرنگ بووە کە تێبگەن کێشەی کورد چییە و ئەم شۆڕشە ئامانجی چییە و ئەوەیە کە ئەڵێن شۆڤێنەکانی عەرەب ئەڵێن کە ئەمانە دژی عەرەبن و بۆ لە ناوبردنی عەرەبن یا بەڕاستی قەزی مەسلەیەش کێەوە مەسلەیەکی تری گەورەترە لەوە و مەسلەی نەتەوەیەکە لەبەرەوە پێویست بۆ بە پێشتریش لەو فترەی زوو لە ئەوروپاش بە چەند زمانێک لە وڵاتانی ئەوروپا هەفتەنامە یاخو مانگنامە یا ڕۆژنامە دەرکراوە بۆ ئەو بەو زمانە بۆی خەڵقی وڵاتانەش یا لە ئەوروپاش تێبگەن کە کێشەی کورد لە عێراق یاخو لە ناوچەکە چیەوە بۆچی شۆڕشەیە ئەو خەڵقا لە خۆیەوە سەری لێ تێکچۆ یاوێت تێ شاخ و دەستیاوەتە تفەنگ بۆی داکۆچی لە مانەوەی خۆی و لە مافەکانی خۆی بکە یا بەڕاستی مەسلەیەک هەیە کە کێشەی نەتەوەیەکە کە هەزاران ساڵە لەم ناوچەیە ئەژیوە ئێستا بغەدرێکی گەورەی لێکراوە مافەکانی خوراوە بۆیە ئەو بە چەند زمان پێویستی بوو بێ بۆ زەرور ببێ لەو سەردەمانەوە لە قەدەر توانای یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڤار و ڕۆژنامە و بەتایبەتی لەو عەرەبی بە دڵنیاییشەوە کوردی کە زمانی سەرشی پێشتر وابزانە پێشینێکی وامان نییە لە شۆڕشەکانی پێشووترە کە یەک ڕۆژنامەمان هەبێت بە زمانێکی جیاواز ئێمە ئەنی ئەوەی ئەیبینین مەسەڵەن ڕۆژنامەکە بە کوردی بووە بەیاننامەیەک یا مەقالەیەکیان چەند بابەتی کتیا بۆ بە زمانی عەرەبی ینی ئەمەش داهێنانێکی تری یەکێتی بووە و شێوازێکی ڕاست و دروستی یەکێتی بۆ بۆی پەیامەکەی بگا بە باشی زۆر ڕاستم لە شار لە دوای مفاوزاتی با بڵێن دوای ئازاری تا 74 هەبوو تاخی هەبوو برایەتیش بە کوردی بەڵام ئەوە لە شار بوو لە ئیمکانیەتی ناو شارە لە چاپخان بوونی وەرەق و بوونی کادر و هەموو ئەوانە بەڵام لە شاخ نەخێر لە شاخ ئەوە بەڕاستی ئەویش شتێکە لە داهێنانەکانی یەشێتی لە بواری ڕاگەیاندنا کە بە دوو زمان توانی تۆ ڕۆژنامە دەرکەی دوێت نامیلکە بە دوو زمانیش هەندێک نامیلکەشمانەیەمە بە عەرەبی لە شاخ چاپ کراوە بۆ عەرەب بۆی بۆ بابەتێکی گرنگ هەبووە کە تۆ پێویستت بووە خوێنەری عەرەب بیزانەوە لێت تێبگا لەبەرەوە بە عەرەبی چاپ کراوە بەڵێ کاکشوان دواتر باسی ئیزگە ئەەکەی بەڵام هەر پێم خۆشە لە چوارچەوەی باسی چاپکردنی ڕۆژنامە و گۆڤار و باسی کتێب و نامیلکەش بکەین ینی ئەبینین لە شاخ گرنگیەکی زۆر دراوە بە کتێب و زۆر جار پانتایەکی باشی ئازادی فراهم کرابوو بۆ نووسەران وتەکەی جەنابی مام جەلال نان و ئازادی بۆ نووسەران و ڕۆشنبیران بە تەواتی لە شۆڕشە ڕەنگیدا بووە کەمە باسی شۆڕشەکەین باسی سەردەمێککەن کە هێزی پێشمەرگە بە بەردەوامی لە شەڕا بوو ئەوە نەبوو بڵێ کەشێکی تاو ئارامێشە بڵێ یەکێتی دوسێ جۆر چاپخانەی هەبووە بڵێن ینی یەکیان با بڵێن مرکزی بووە چاپخانە مرکزەکە کە ڕاگەاندنی ئەو کاتە مەکتەبی ناوەندی ڕاگەاندن سەرپەرشتیە کرد و چاپخانەی با بڵێن ئەو حیزبانەی کە پێشێتیان پێکێناوە کۆمەڵە بۆ خۆی دەستگایەکی ڕۆشنبیری هەبوو شۆڕش گێڕانیش عینەشت ڕاگەاندنی خۆی هەبوو ئەم سیانە پێکەوە ماگانە ژمارەیەکی زۆر بڵاوکراوە گۆڤار و نامیلکیان دەرەکرد لە پاڵ ئەوە ژمارەیەک نووسەر و ڕووناکبیر و ئەدیب و شاعیر
لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتیە ئەژیان ئەگەر لە دەستگاکانی یەکێتیش نەبوو بن لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتیە ناوچە ڕزگارکراوەکانە ئەژیان و یەکێتی هەموو هاوکاریەکیەکردن و دیارە بە ینی بەهێنی خۆیان بە قەناعەت و هینی خۆیان لەو ناوچانە بوون لە یەکێتی نووسەرانی کوردستان هەبوو لە شاخ و هەندێکیان لە دەرەوەی ئەو یەکێتیە بوون لە ڕاستیە هەمان ئەندام یەکێتیەکە نەبوون لەبەر هەر هۆکارێ بێ هەموو ئەوانە هەر بەرهەمێکی ئەدەبیان هەبوو بێ لە هەر بوارێکی ئەدەبا بوو بێ لەو چاپخانەکانی یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان چاپکراوە لە چاپخانەی ناوەندی چاپکراوە لە چاپخانەکانی تر ژمارەیەکی جگار زۆر بابەتی فکری سیاسی ئەدەبی لە شاخ چاپەکرا یعنی ئەگەر بەراوردیکەین ئەگەر بەڵە بە ئینسافەوە بەراوردیکەین بەو بارودۆخی ئەو سەردەمەی شاخ و بۆ ئیمکانیاتی کە هەندێک جار وەکو نەبوووا بوو لەگەڵ سەردەمەکانی ترا و لەگەڵ سەردەمی ئێستا ئەو کاتە زۆرتر بووە ساڵی 1986 من بیرمە 586 ناونیشان چاپکرا لە یەک ساڵی شاخە لەو شاخی کە پڕ بوو لە شەڕ و قسف و چیمیاوی و هێرشی بەعس و هەموو ئەو ناخۆشی و نەبوونی و بارودۆخە سەختەیە ئەو ژمارە ناونیشانە چاپکرا لە هەموو بابەتەکان کە من بۆ خۆم پێم وایەوە دەستکەوتێکی گەورە زۆر گەورە سەیریشە لە تۆ بتوانێت لەو باردۆخە ئەو بەرهەمە ئیمکانێتی مادی نەبێت ئیمکانێتی ئیمکانێتێکی زۆر کەم بوو یعنی چاپخانەکان وەکو بە زۆر ناورابوو چاپخانە بەڵێ بە زۆر کاری پێ بڵێ کاکشوان ئەبینین کە باسی ئەو ناونیشانانە ئەەکەین کەمترینیان ئەنی لە چوارچێوی پەیامی شۆڕشا بووە بەشێکی زۆریان تەنان ڕەخ نەبووە لە شۆڕش ئەمانەت چۆن مەسەرەن یەکێتی چاپی ئەکرد و داعمی ئەکرد مەسەن سەگوەڕی مامۆستا محەممەد مکری ئەنی ئەبینین ئەو کۆی شۆڕشەکەش بە سەگوەڕێک ئەشوپێنێ وەرەخلی زۆر تونیتە لە سەرکردایەتی ئەو کاتی شۆڕش ئەمانە چۆن چاپەکرا چۆن یەکێتی داعمی کرد یەکێک لە خاصیەتەکانی شۆڕشی نوێکەوە بەوەیەکێک لەو خاصیەتانەیەتی کە پێ ناسرێتەوە مەسلەی ئازادی بوو بەڵاستی ئێستاش من پێم وایە لەو سنوورانی کە لە دەسەڵاتی یەکێتی تیا زۆرترە و هیچ بۆ ڕاستیەکە دەبێ هەمومان بیزانینەوە بێڵێنەوە ئازادی زۆرترە و بەرفراوانترە بە ڕادەیە کە من پێم وایە لە هەندێک خۆناغایەتی خۆی لێ زەرمەند بووە بەڕاستی وەکو حیزب لێ زەرمەند بووە لە شاخ لەوە لە شاخەوە هاتووە کە ئێستا کاڵێن عقلێتی شاخ بەداخەوە کە ئەو قسە ناخۆشاکرێ و ئەو ئازادیە هەر لە شاخەوە بڕوای پێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتی و لەسەر ئاستی هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر هەمویانەوە جەنابی مامجلال قسەی جەنابی مامجلال کە پێشتر تۆ ئاماژەت پێدانان و ئازادی بۆ ئەدیبان و هونەرمەندان قسەیەکی زۆر گەورەیە بەڕاستی چەند قسە لەسەری بوترێ کەمە و لەوێ ئەوە وای کرد کە ژمارەیەکی زۆر وەکوتم ئەدیب و هونەرمەند ینی بێمەرجش بوو ئەو هیچ مەرجێکی نەخێر هیچ مەرجێکیان نەبوو یعنی من پێ دەڵێم هەندێکی ئەندام یەکێتیش نەبوون و هەندێکی ڕخنەشیان لە یەکێتی هەبوو هەندێکیان يعني لەوانەیە پێت بڵم مەیلی بەلای حیزبی کەشە هەبوو بەڵام پێی خۆش بۆ لە سنووری یەکێتی لەو سنوورانی کە یەکێتی لە ژێردەسەڵاتی یەکێتی و یەکێتی ئازادی کردبوون بەشێکشان لە شارەکان بوون و پەیوەندیان هەبوو بە نووسەرەکانی شاخەوە و لە ڕێ ئەوانەوە لە گۆڤارەکانی کە لە شاخ دەرەچوو نووسەرانی کوردستان گۆڤارێکیان هەبوو چەند ژمارەیەکی لێ دەرچووە ژمارەی بەشێکی زۆری بابەتەکانی نووسەرەکانی ناو شار بوون کە یەکێتیش نەبوون ڕاستە بە عزێکیان با بڵێن لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەندام نەبوون ئەو مەرج نەبوو ئەو مەرجێک نەبوو یەکێتی داینابەیە یەکێتی بەتی ئەگەر تۆ ئەندامی ئەم حیزبی من نەبی ناتوانی شعر بڵاوکەیتەوە ناتوانانی چیرۆک بڵاوکەیتەوە مەسلەی کاک ئەوەی کاک ڕەحمەتی حەمەی مکری ڕۆمانی سەگوەر بۆ خۆی دەلالەتێکی زۆر وازح یعنی هیچ پێویستی بە زۆر لەسەر وتن و زۆر شیکردنەوە نییە خودی ڕۆمانەکە ڕەخنەبوو لە شۆڕشی کورد و لەو کاتە شۆڕشێکش هەیە شۆڕشی نوێ بەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گلەی و گازندە زۆر دروست بوو لە ناو پێشمەرگە و لە ناو کادیرەکانە جەنابی مامجال قسەیەکی زۆر بەڕاستی پڕماناو دیار و هەیە وتی ئێمە دوسێ جەریدە و ڕۆژنامە و هەفتەنامە و مانگانەمان هەیە
قەڵەمتان هەیە بچن بە قەڵەم جوابی بنەوە من هیچ شتێکی کەم قوبوڵ نیە بەڕاستی کە ئەوە زۆر ینی دەلالاتی زۆرە بەڕاستی تۆ مادام قەڵەمە بەدەستەوەیە هێشێکی پێش ئەوەی بەرامبەرت بە قەڵەم ڕخنەی لە تۆ گرتووە هەچی بە قەڵەم ڕخنەی لێگریتەوە تێبینیت لەسەری هەیە هەڵسەنگانند بۆی هەیە پێ دوایە ڕاز ناکە پێ دوایە هەرچیەکە تۆ توانیم تۆش ڕات هەیە ئازادی لەوەی کە ڕای خۆت بخەیتە سەر وەرەخە و بڵاویکەیت کاکشوان قسەیەک کرد من پێم خۆشە پێشە بچینە باسی ڕۆڵی ئیزگە بکەین باسێک لە ئەقلێتی شاخ بکەین کە ئەوترێ ئەقلێتی شاخ ئێمە لە ئەقلێتی شاخە بینیمان ئەنجومەنی گوندەکان کە وەکو لا مەرکەزێتێک هەر گوندێک خۆی بەڕێوە برد لە ئەبینین لە ئەقلێتی شاخە ئەو پانتایە فراوانەی ئازادی ڕادەربڕین هەبووە لە ئەقلێتی شاخە لێپرسینەوە هەبووە و پاداشتە بووە لە ئەقلێتی شاخە دیسپلین هەبووە لە ئەقلێتی شاخە سەرکردە و ڕابەرەکان وەکو هاوڵاتەکان ژیاون ئەقلێتی شاخ ئەیبی چی بووە کاکشوان وە هەمیشە وەکو تەشیرێک وەکو هەنێت زۆر جار وەکو جرێوێکش بەکار ئەهێنرێت بەداخەوە بارودۆخی کوردستان لە هەر هۆیەک بێت دوای کردووە کە ئەو قسانە زۆر بکرێت و کەسانێک کە شاخیان نەبینی و ئەم قسانە مەسەلا ئەوە نیە کە شاخیان نەبینێت چاویان بەوە هەڵ نایە کە خەڵقی کە خەباتی کردووە لەو شاخەوە تێکۆشاوە و بەرهەمەکەی بەڕاستی لەگەڵ هەموو کەم و کورتەکانە پێم وایە شۆڕشی سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستێناوە کە ڕاپەڕێنی بەرپا کردەوە دوو بەرهەمی زۆر گەورەی بۆ کورد و کوردستان بەدیهێناوە کە حکوومەت و پەرلەمانی کوردستانە ڕژێمی بەعس ڕاستە ئەمە کەم و کورتی هەیە ڕاستە ئمە هەمومان گلەیمانەیە هەمومان گازندەمانەیە هەمومان سەرنجوانەیە هەمومان تێبینیمانەیە بەڵام ئەو عقلێتی شاخ بۆ ئەوەی بەدیهێناوە و لە شاخ باسی ئەوە کراوە و لە بەڵگەنامەکانی شاخە زۆر جار باسیەوە کراوە پەرلەمانە بێت چۆن بێ وەگەرێمە حکوومەتمان دامەزان چنە جۆرە حکوومەتێ بێ پێش من مامەسا عوسمان بەڕێز مامەسا عوسمان لێرە بوو لەسەر جیهاز ڕۆڵی جیهاز لە شۆڕ شاقسەیە کرد لە بروسکەکانی کە لە ساڵی 1970 90 هەیە لەو من نامیلکەی کە بڵاو کراوەوە نامیلکە نێ بەڕاستی کتێبێکی گەورەیە بڵاو کراوەوە بەشێک لەو بروسکانەتیایەتی کە ئێمە ئەبێ حکومڕانی چۆن بکەین ئەمە ئەگەر دەسەڵات بگرین دەستچی بکەین ئەمە عقلێتی شاخ ئەمەی بەرهەمێناوە و ئەگەر یەکێتی ڕەنگە بەتەنها خۆشی حکومڕانی بکردایە زۆر جوانەیە بەڵێ بەشێکی زۆر کە بەرنامەیەکێتی هەر لە دامەزان نیەوە تا ئەم لەحظەیە من پێم وایە بەرنامەیەکی چڕوپڕە لەسەر لە هەموو بوارەکانە ئەگەر بۆ خۆی بەتەنیا حکومڕان بواە کە دیارە ئەوە حەقێکی تەبیعیشە تۆ گەر بتوانیت لە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە یەکەم بێنیت و زۆری نەبێنیت وەکو باوا بەڵێن بە هێنەکە بتوانی بەرنامەی خۆت جێبەجێ بکەم پێم وایە بەرنامەیەشێتی یەکێکە لەو بەرنامانەی کە لە هەموو بوارەکانە دەتوانێت خزمەتێکی زۆر گەورەی خەڵکی کوردستان و هەموو بوارەکانی ژیان لە کوردستان بکات. بەڵێ کاکشوان بگەڕێنە سەر ئیزگام با باسێکی چۆنێتی دامەزراندنی ئیزگە بکەین ینی بێگومان لە شاخ ئیشێکی زۆ قورس بۆ دامەزراندنی ئیزگا هێنانی ئەو ئەجیزانە دروستکردنی ئەنتێن ینی وا بکەی ئیزگەکە بگاتە زۆر بەخشەکەی بگاتە زۆرترین شوێنی کوردستان ئەم کارە چۆن کراوە چۆن دەستی پێکرا بەڕاستی خۆیەوە با بڵێن بیرۆکەی جەناوی مامجەلال و ئەو هەواڵانەی تری سەرکردایەتی بوو کە تۆ پێویستت بە ئامێرێکی گەیاندنە ئەگەر یەک لایەنەش بچکە ئیزگا ئامێرێکی گەیاندنی یەک تەرەفێ وەکو مۆبایل نییە وەکو تەلەفۆن نییە ئەو لاکەی تریش جا بباتەوە قسە لەگەڵا بکەیت و گفتوگۆ دروست بێ بەشەکە لە گەیاندن بەشەکە لە ئامێرەکانی گەیاندن و ئامرازێکی مهمە هەتا ئەم لەحزەی کە ئێمە قساکەین سەردەمی بەسەر نەچووە نەخێر کاریگەری شەهر من پێم وایە هیچ وەختێک ڕادیۆ با بەو ناوە بڵێن ئیزگا نەسەردەمی بەسەرە چەنە ئەهمیەتەکەی لە خۆی لە دەستەدا و ئێستا کە ئەچیتە سەر بەشی رادیۆ لە ڕێدیۆ لە سەتەلایتە بینیت مەسەلەن لە هەموو ئینەکان هەموو سەتەلایتەکان هەزاران رادیۆی FM ئیشەکات و لە هەموو وڵاتانە لە شارەکانە لە دێهاتەکانە لە منتقەمە ناوچە بۆ خۆی رادیۆی خۆی هەیە و رادیۆکانیش دابەش بوون یعنی بە پێی با بڵێن
گرنگجی بابەتە مەسەلە گرنگەکان دابشکراوە هەیە هەر گۆرانی هەر بابەتی سیاسی هەیە بابەتی تەندروستی هەیە پەیوەندی بە ئاژەڵەوە هەیە پەیوەندی بە سروشتەوە هەیە ئەوە لە دنیا ینی ڕادیۆ ئەهمیەتی خۆی هەرماوە ئەم سەردەمە ئەهمیەتی ما ئەبێ بۆ کاتی شاخ زۆر گرنگ بووە زۆر بۆ کاتی شەق لەبەرەوە هەواڵان بیریان لەوە کردو کە ئامرازێکی پەیوەندی هەبێت ئامرازێکی یەکلایەنەی پەیوەندی هەبێت کە ڕادیۆ چکە لە شۆڕشی پێشووتری شا هەبووە و ئەهمیەتی خۆی هەبووە لەبەرەوە بڕیاردرا کە ڕادیۆیەک پێ بکرێ بەڕێ هەواڵێکی بەڕێز لە کوێتەوە ئەو ئەرکەی گرتاسۆ لێ ڕادیۆیەکی پێک جیازێکی ڕادیۆی پێکرد بەڵێکا تەڵعات من پێم خۆش نە زۆر ناوڵم چکات ترسم ناوی تر باگیر بچێت پێم ناخۆشە ینی غەدر لە کەس بکەم هەموو ئەوانە بەڕاستی تێکۆشەر و خزمەتێکی زۆر گەورە کە جیازەکەی کڕی بە چەند ڕێگایەک گەیاندرایە کوردستان و بە پشتی وڵاخ هێنراوە لە چەند شوێنێک تلۆریش بووەتەوە ئەو ئامرازە لە ئامێرە باشەکەیەوە بۆ کە نشکاوە ینی لە بیستوێکی لە ڕۆژی نەورۆز بیستوێکی سێ ساڵ 1970 یەکەم پەخشی پێکرا دواتر پەخشەکە ئەوەستێت لەبەر هۆکاری تەکنیکی لە ساڵی هشتا دەست پێکاتەوە و بەڕاستی ئیشپێکردنی ئیزگە لەو سەردەما لە نەبوونی پارچەی یەدەگو لە نەبوونی ئیمکانیاتی تەکنیکیە زۆر زەحمت بووە هەموو جارێک ئەنتێنەکەی بە داری سپیدار چنار ئەنتێنەکەی دانراوە و سیم وایرەکانی پێ هەڵواستراوە بۆی تۆزێ بەرز بێت چەند لە هەموو شوێنێک لە شوێنی بەرز بۆ خۆی بەڵام هەر بۆی لە ئەرز دوورکەوێتەوە کە تەسیری هەیە ئەو هێنە لە نزیک بێ لەسەر ڕووی زەوی و هیمەتی و برادرە تەکنیکیانە بەڕاستی کە کەمیش بوون زۆر نەبوون زۆرە لەو بوارەوە زۆر هیمەتی باشانە کرد بۆی ئەو ئیزگەیە لە ئیش نەکەوێ و لە سەرتاو یەک ئامێر بوو دواتر کە بوو بە دوان تۆزێ باشتر بوو ینی کە ئەیشیشانەوەستا ئەوی تریش پێکرا و لە ڕاپەڕینی شادوان بوو 1 متری و 75 مترێکەوە بە 2 ستاف ئیشیە کرد و توانرا ینی لە خۆی زیاتر لە توانای خۆی زیاتر سوودی لێ ببینرێت بەڵێ کاکشوان پەیامەکانی ئێزگا ئەو کاتە کێدای ئەڕشت وە چۆن بیر لەوە ئەکرایەوە هەم پەیامەکە بۆ پێشمەرگە بێت بۆ خەڵکی شاخ بێ و لە هەمان کاتە پەیامێکشی هەبێت بۆ خەڵکی شار ئەنی ئێستا ئێمە لە کوردستانین پەیامەکەمان بە یەک شێوازە ئاڕێژین بەڵام ڕەنگە ئەو کاتە تۆزە زەحمەت بوو بێت ئەبێت تۆ مخاتەبەی هەم گوننشینەکان بکەی و هەم پێشمەرگە بکەی و هەم خەڵکی شاریش بکەی هەموو بابەتەکانی ئیزگەی دەنگێلی کوردستان تعبیری ئەوە بە دەرەجەی یەکەم تعبیری لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوانەیە خەڵک پێی سیر بێ ینی من قسە بکەم بەدایان وتار جەنابی مام جەلال نووسیوێتی بۆ ئیزگا کە بابەتێکی گرنگ مەسلەیەکی سیاسی گرنگ هاتە ئاراوە وتاری ئیزگە جەنابی مام جەلال نووسی بووی کاک نوشیروان ئەینووسی هەموو ئەو هەواڵانی تر کە نووسەر بوون و توانای نووسینیان هەبوو کە 5-6 بوون ئەوانە بابەتیان ئەنووسی لەگەڵ ئەوە لە ناو ئیزگەیە چەند نووسەرێکی کوردی و عەرەبیش هەبوو بەڵێ و بەڕاستی خەڵکی بەتواناش بوون ینی کە بابەتەکانیان کە هەڵبژارد و بابەتە سیاسەکان زۆر بە باشی تعبیریان لێ کرد وەکو جەناب باس کرد ئەوەی کە بۆ عامی خەڵق بواە بە تاکید تعبیری لە سیاسەتی یەکێتیە کرد بۆ پێشمەرگە چالاکیەکان و هەندێک بابەتی تر و بۆ هەواڵەکان ئەوە بۆ هەموو کەسێ بۆ هەواڵەکان خۆ دەزانی هەواڵ عادەتەن هەموو کەسێک گوێی لێگرێ ئەو بابەتانە بەو جۆرە بوو ینی کاکشوان ئەو پێی ئەوترێت تۆپانەکەی شۆڕش ئەم ناوە لە کاریگەری ئیزگەوە بوو لە ناو شۆڕشە بەتاکیت ینی بەوا بێ ئێمە بزانین چەند کاریگەر بووە بۆی کە حکوومەت تەشویشی لەسەردانە بوو بەڵێ ئێمە بەرادێکمان هەبوو جیهازێکی پێ بوو بە دوای تەشویشەکە گەڕا بە جیهاز بە برادرانی ئێمەوت بە برادرانی تەکنیکی وت تەشویشەکەی لەسرە یەک تۆز فرێکۆنسەکەیان کەمێ دەستکاریە کرد هێناوەیان برد و ئەوە دەلیالەتێکی زۆر باشە و چەندین جارکە ڕێکەوتووە گفتوگۆیەک هەبووە پەیوەندیەک هەبووە لە بۆ گفتوگۆ لە بینی ڕژێم و شۆڕشە لە دانیشتنیەکانیانە زۆر تەرکیز لەسەرەوە کراوە کە تکایە با ئیزگە فلان شت نەوت نەڵێ ئیزگەکەتان با ئەو قسەیە نەکە یا ئیزگەکەتان تۆزێ ئەهوەنکەنەوە یا با ئیزگەکە ناوی فلانە کەس نهێنێ ئەوە دەلالەتی تەسیرێتی بەنسبەت دوژمنەوە بەنسبەت خەڵکیشەوە بەڕاستی خەڵق ئێواران زۆر کەس
ئەگەر وەختی ئەوەش نەبووە بچوایەتە ماڵەوە بۆی گوێ لە ئیزگە بگرێ ڕۆشتە ماڵەوە گوێگرتن لە ئیزگەکە ئیزگەکە وەکوتم ینی ئەڵخەیەکی زۆر گرنگی پەیوەندی بوو لە مابینی شۆڕش و خەڵکە و پێشتری شەتا ماوەیەکی زۆری ژۆڵا لە بینی سەرکردایەتی شۆڕش و هێزی پێشمەرگەکە لە ناوچەکان بڵاو بووبوونەوە دوای ئەو پێشەوەی کە ئامێری بێتەل زۆر بێت و بڵاو بێتەوە لە ناو تیپ و مەڵبەندەکەڵە کاخشوان کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر دو پەیامی جەنابە لەم بەرنامەوە بە تایبەتتر بۆ سەرکردایەتی نوێی یەکێتی وڵام من پێم خۆشە پیرۆزبایی لە سەرکردایەتی نوێی یەکێتی بکەم و پیرۆزبایی لە هەموو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی یادی دامەزران و یادی هەڵگیرسانی شۆڕش و من پێم خۆشە بەڕاستی ئەو بەرنامەی کە سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری لەسەرداوە هی کۆنگرە بووە بە شێرگیرانە کار بکرێ بۆ جێبەجێکردن چکە بە دڵنیایەوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەنجام لە خزمەتی خەڵقا بێ و لە خزمەتی گەلی کووردا بێت بە نسبەت ڕاگەیاندنشەوە من هیوادارم بەرنمەیەکی چەند دڵنی ئاگاداریشم کە خەریکن بەرنمەیەکی پتە و هەمەلایەنە بۆ ڕاگەیاندن دابڕێت بۆ ئەوەی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتەوە سەر سکەی خۆی و بێ بەو ڕاگەیاندنەی کە هەموو کەسێک پێشتر ئاماژەی باشیان بۆ ئەکرد. بەڕێز شوان کەریم کابان ڕاگەیاندکار و بێژەری پێشووی ئیزگەی دەنگلی کوردستان زۆر سوپاس کە لەگەڵمانەبووی. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان ئێستاش ئەچینە لای هاوکارمان هونەر ڕەسوول لە شاری ڕانیە هونەرەم کاتە و باش ئەم ساڵ بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە نەتوانرا لە شار و شارۆچەکانی کوردستان ئاهەنگ بۆ ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بچێت. بەڕێوە نەچوونی ئاهەنگەکان چی کاردانەوەیەکی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە دروست کردووە؟ سلااوان لەوێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان وەک خۆت ئاماژەت پێدا لە ساڵانی ڕابردوو جگە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لەسەر ئاستی میدیایی لەسەر ئاستی جەماوەریش ینی بۆ سازدانی ئاهەنگی گەورە لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچەکان چەندین ئاهەنگی گەورە ئەنجام دەدرا و لە سنووری ئیداری ڕاپەڕین و بەگشتی تە شارەکانی تری هەرێمی کوردستان ئەم ساڵ لە چوارچەوەی پابەندیەکان بەڕێنماییەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمترین ئاهەنگ ئەنجامدرا لە ئیداری ڕاپەڕین هیچ جۆرە چالاکیەکە ئەنجام نەدرا ئەمەش لە پێناوی پاراستنی گیانی هاوڵاتیان بوو. بەڵام بێگومان ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان لە پارکە گشتی و لە پارکی گشتی و لەسەر شەقامەکان ئەنجامیان دەدا ئەم ساڵ زیاتر وە بە شێوەیەکی بە قەبارەیەکی زۆر گەورەتر خستیانە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو ئەو فراوانی و ئەو کاردانەوەی کە هەم لە ئاستی ئیدارەی ڕاپەڕین و لە ئاستی شارەکانی تری هەرێمی کوردستانی شەبوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەرخەری ئەو ڕاستیە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم قۆناغێکی گرنگدایە قۆناغێک کە بە ئومێدەوەی یەکێتی جارێکی تر دەستی پێ کردووە و ئەم گڕوتینەی کە نەوەکانی پێشوو هەمیشە بۆ گەنجان و بۆنەوەی نوێ باسی دەکەن کە لە چەندین وێزگەی گرنگدا یەکێتی بە گڕوتینی زۆرەوە ئامادەیی هەبووە و ڕوبەڕووی پێشاتەکان بۆتەوە لە ئێستادا دروست ئەم قۆناغەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گڕوتینێکی زۆر باش لە گۆڕەپانەکەدایە و ڕوبەڕووی هەموو ئاستەنگانە دەبێتەوە کە بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێتەوە. ئەم ڕوحیەتە گەنجانەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە هەر لە ساتی دامەزراندنیەوە کە ڕابەرێکی گەورەی وەک سۆرەک مامجەلال ڕابەراتی کردووە دواتریش بوو هەموو وێزگەکانی هەتا هەڤاڵانی دەسەی دامەزێنەر بە درێژایی هەموو قۆناغەکان تا دەگات بە قۆناغی ڕاپەڕین کە قۆناغی ڕزگاری باشووری کوردستانە و دواتریش تا پرۆسەی ئازادی عێراق و تا ئەم قۆناغەش هەمیشە خوێنێکی گەنجانە خوێنێکی نوێ لە ناو جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبووە. ئەمە هەر بەشێکی زۆری گرنگی سحری مانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە درێژایی مێژوو کە ئەم حیزبە زۆر جار لەلایەن هەندێک لە وڵاتانیشەوە جاهاتی کراوە بێگومان بە شێوی بەردەوام لەلایەن حکومەتێک لە دوایەکانی عێراقەوە لە سەردەمی دیکتاتۆرەتی سەدام حوسێن و پێشتر هەمیشە ینی بەردەوام هەوڵ دراوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئەو ڕوتینەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستی کردووە کۆتایی پێ بهێنرێ بەڵام ئەم خوێنەی کە لە ناو جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ هێزی مانەوەی یەکێتی بووە ئێستا خاڵی بەهێزی یەکێتی ئەوەی کە
لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بیندرا هەمیشە بهووی وایە کە گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵان و کادرانی یەکێتی بە ئومێدەوە لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕوارن و پێیان وایە کە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەتوانن بە گوڕتینی زیاترەوە یەکێتی بخەنەوە سەر ئەو ڕێڕەوە ئەساسی کە لەسەری دامەزراوە. ئەمە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی هەمومان بینیومانە و کاردانەوەکانمان بینیوە. لە ڕاستیدا سامان ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیندرا بە درێژایی هەموو ئەو ڕۆژانە کە بەر لە دەستپێکردنی هەفتەیادی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هاوڵاتیان خۆیان خۆڕسکانە ئەم یادە پیرۆز دەکەن بە یادکردنەوەی شەهیدان بە دانانی وێنەی کەسانی شەهید و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستانی خستە بەردەم بەرپرسیارەتیشی گەورە کە پێویستە ئەم نوێ بوونەوەی کە کردوویەتی بە دروشم بۆ داهاتوو بیکا بە شاڕی ئەساسی و کاری زیدی لەسەر بکات. بەڵێ زۆ سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوول لە شاری ڕانیە لە تەوەری سێمی بەرنامەکەمان لەگەڵ ڕۆژنامە نووسێک قسە لەسەر ڕۆڵی ژنان ئەکەین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەور و کاریگەری یەکێتی بۆ بەرەو پێشبردننی ژنان لە هەموو ئاستەکانە و وا بکات ژنان لە هەموو ئاستێکی ناو کۆمەلگا ڕۆڵیان پێ بدرێت. بەڕێز هانا شوان ئەم کاتە باش خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانیت. یەکەم جار پێم وان خۆشە باسێکی ژن و کاری ڕێکخراوی یان کاری حیزبی بکەین بە تایبەتتر کە ئێمە باسی کاری ڕێکخراوی یان حیزبی ئەەکەین باسی سەردەمێک بکەین کە سەردەمی شاخە و ژدان زۆ بە زەحمەت لەم شوێنانە ئەتوانن کار بکەن. ڕاستە زۆر ڕاستە. ئەمە ئەمڕۆ پیرۆزبایی لە سەرجەم ئەو ژنانە بکەم کە بە جۆرێک لە جۆرەکان لە کاری ڕێکخراوەیی و کاری حزبی بەشداریان کردووە چونکە لە دوای کۆنگرەی یەکێتی ئەمڕۆ ئەبێتە 2/6 ئەبێتە ڕۆژی ژنانی یەکێتی جێخۆیەتی پیرۆزبایی لە دایکی شەهیدان کە سوکاری شەهیدان ڕێخستنە نهێنیەکان و ژنانی زیندانیانی سیاسی و ژنانی خەباتکارانی شاخ و سەرجەم ئەو ژنانە بکەین بە جۆرێک لە جۆرەکان کە خەباتیان کردووە لە سەردەمە تاریک و سەختەکانە. ژنان لە شاخ ڕۆڵ و کاریگەریەکیان هەبووە و ئەتوانم بڵم ژنانی ناو یەکێتی ژنە پێشمەرگەکان یەکێک بوون لەو بەشانەی ژنان کە لە ناو یەکێتی نیشتیمانیە پایەکی سەرەکیان هەبووە و خەباتیان کردووە. بەداخەوە زۆر بەکەمی ڕۆڵ و گرنگی و کاریگەریان باز ئەکرێت لەم دوایانەیە کە هیوادارم ئەو ببێتە ئەوەی کە خۆیان بتوانن یاداشتەکانی خۆیان تۆمار بکەن و باسی یاداشتەکانی خۆیان نانووسنەوە. ئێمە ئەبینین پیاوەکان هەموو یاداشتی خۆیان نووسیوەتەوە بەڵام تا ئێستا ژنانمان نەبینیوە یاداشتەکانی خۆیان بنووسنەوە کە ئێمە ژنی پێشمەرگەمان هەبووە لە شاخ ژنمان هەبووە زیندانی سیاسی بووە ژنمان هەبووە کاری ڕێخستنی و کاری ڕێکخراوی کردو لە ناو شارەکانە. ڕاستە بەڵێ وایە لەم دوایانەیە بە تایبەتیە بینین هەڤاڵە پیاوەکان زۆربەی زۆریان سەرقاڵی نووسینەوەی یاداشتەکانیانن بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە لە مەشە ژنان بە شێوەیەک باز ئەکرێن کە باسی ڕۆڵی گەورەی و پیرۆزیان ئەکرێ بەڕاستی لە یەکێک لە یاداشتەکانە کە لە کتێبێکی دکتۆر فاق گوڵپیا لە یاداشتەکانی خۆیان باسیەکە ڕۆڵی هێرۆخان زۆر بە جوانی باسەکە بە تایبەتی مووقفێکی هەیە کە ژنوپیاوێکی خیانەتکار سزان بۆ دەرئەچێت لەلایەن شۆڕشەوە بۆ خۆتەزانی خیانەتیان کردووە لە شۆڕش وهاتون کە پێشمەرگە بکوژن ژەهراویان بکەن کە سزای لە سێداردانیان بۆ دەرئەچێت لەلایەن شۆڕشەوە مناڵێکیان لەگەڵ ئەبێ کە ئەیان بن بۆ سزاکە هێرۆخان ئەیان وەستێنێ ئەڵێ بوەستن ئەو مناڵە بۆ کوێ بن ئەوانیش ئەڵەن ئەویش سزا درراوە ئیشەڵە نەخێر ئەو مناڵە هیچ تاوانێکی نیە ئەو مناڵە لەگەڵ من بێڵنەوە هەرچیەکە سزای ئەوان بن بەڵام مناڵەکە بێ پارێزراوە بێ. کۆمەڵێک مووقفی تر هەیە کە هاوڕێڕابی لە یەکێک لە یاداشتەکانیان نووسیوێتی بەداخەوە یاداشتەکانی وەکو کتێب و ئەوانە نەنووسیوەتەوە بڵاو نەکراوەتەوە لە ئەکاونتەکەی خۆی نووسیوێتی دواتر من بینیم و پرسیارم لێ کرد سەبارەتی ئەو باس لەواکە لە کۆبوونەوەیەکی هەڤاڵانی پێشمەرگە لە شاخ چونکە ئەو پێشمەرگە بۆ یەکێک بۆ لە پێشمەرگەکانی شاخ زۆرن پێشمەرگەی شاخ کە بەداخەوە لەو سەردەمایە خەباتێکی زۆر نەبساوە و ئازایانەیان کردووە و خەباتی چەکداریان کردووە بەڵام لەم ڕۆیە زۆر باز ناکرێن بەداخەوە و تیشکیان ناخرێتە سەر وەکو پێویست.
ئەو لە یادداشتەکانیان باسێکا کە لە تەجەموعێکی هەڤاڵانی پێشمەرگە بەشداری کردووە و ئەویش کاتی هەبوو بۆ ئەوەی قسە بکە وتاری هەبێ وتارێکی کورتی هەبێ و چەند هەڤاڵێکی تری پێشمەرگە بووە کە کات هاتۆتە سەر ئەوەی وتارەکەی بە کەسێکی تریان خستۆتە پێش ئەو هەڤاڵ مامجەلال کە بینیوێتی و توێتی نەخێر بە ئەو قسەی خۆی بک بزانین ئەڵێکی و زۆر هاتۆتە ڕیزی پێشەوە هەڤاڵ مامجەلال گوێی بۆ گرتووە زۆر بە وردی گوێی بۆ گرتووە هەڤاڵەکانی تەشجیع کردووە کە گوێی بۆ بگرن بۆ ئەوی بزانن ئەو ئەڵێکی تەڕحەکانی چییە کەواتە ناتوانین نکوڵی لەوە بکەین کە هەڤاڵ مامجەلال یەکێک بۆ لە پشت و پەناکان و یەکێک بۆ لەو کەسانەی کە زۆر تەشجیعی ژنانی پێشمەرگی کردووە هانی یاون بە تایبەتی بۆ مەسەلەی خۆڕۆشن بیرکردن و ئەتوانین ئەوەش بە ئەوە ئەژمار بکەین کە نمونەیەکی کەموێنەیە بەڕاستی لە شەرقی ئەوسەتا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پیاوێک ژنەکەی خۆی بێنێتە کۆڕی خەباتەوە چ جۆرە خەباتێکیش خەباتێکی سیاسی نهێنی و خەبات لە شاخ کە خەباتێکی زۆر زۆر قورس بووە بەڕاستی ئەوەی هێرۆخان کردوێتی لە شاخ ڕەنگە کارێکی کردووە تۆمەڵە فراخێکی گەورەی بۆ پڕکردوینێتەوە ئەویش ئەرشیفکردنی شۆڕشی بەڵا تۆمارکردن و ئەرشیفکردنی ئەو شۆڕشە بووە ینی ئەگەر بێت و هێرۆخان و چەند بەڕێزێکی تر نەبوونە ڕەنگە ئێمە ئەو شۆڕشەمان ئەوایە لە ڕێگا ڕۆژنامە نووسە بیانەکانەوە جارێکی تر پێ ئاشنا بووینایەتەوە و بگەڕانێتەوە سەر ڤیدۆ و فۆتۆ و کارەکانی ئەوان بەڵام هانەخان باوەکو ڕۆژنامە نووسێک و پرسیارە بکەین ئێوە ئەڵەن ئەو ژنانەی کە لە شاخ بوون یادداشتەکانی خۆیان نووسیوەتەوە و ئەمە وەکو گلەیەکە لەوان بەڵام ئەم گلێ ڕوبەڕووی ڕۆژنامە نووسەکانی ئێوە نابێتەوە کە ئەبەم کارە هەڵەساون ئێمە تا ئێستا نازانین چەند ژن لە شاخ بووە و ناویان چی بووە و کاریان چی بووە و ئێمە ئەبینین چەندەها ژنی ترمان هەیە لە شاخ کە بەشداری کۆڕ و سیمینارە فکرەکاریان کردووە هاوکاری هێزی پێشمەرگیان کردووە نکتەیەکیش هەیە لەسەر ئەوەی کە کاکنەوشیروان و هەواڵ خەجۆ لە کۆڕێکە ئەبێ بە مناقەشەیە کاکنەوشیروان هەرچیە لە هەواڵ خەجۆ جوابی هاتەوە لە شاخ ئەنی مناقەشەیەکی زۆر درێژە ئەکێشێت ئەنی قسەکە لەسەر ئەوەیە بۆ ئەمە ئێوەی ژدان وەکو ڕۆژنامە نووسێک بە دوایانە چوون و کۆتان نەکردوتەوە و بیکەم بە ئەرشیفێک و بە مێژوێک بۆ نەوەکانی داهاتوومان ڕاستە ئەمە زۆر زۆر ڕاستە ئێمە نەک هەر خەباتکارانی شاخشنانێک ئەمان هەبوون کە لە ناو شارەکانە لە چوارچێوەی سوپای ڕزگاریە سرێک و ڕێخستنە نهێنیەکانە خەباتیان کردووە بەڕاستی یاخود کە سوکاری پێشمەرگە بوون ئەوانیش بەشداری خەباتیان کردووە یاخود وەک لە کتێبی مەفرەزەی تۆڵایە ئاماژەی پێدراوە کە ژنان ئەو کچانەی کە خوشکی شەهید بوون و کۆمەڵک کچی تر کە لە پەیمانگای کشت و کاڵی بوون لە سێمانی ئەوان نەواتی ڕێخستنە نهێنیەکانی ناوشار بوون و خەباتیان کردووە و چەندین چالاکی کەموێنەیان ئەنجام ماوە بەڕاستی لەو سەردەمەیە داگرتنی وێنەی سەدام حسێن لەو سەردەمەیە نووسین لەسەر دیوارەکان لەو سەردەمەیە بڵاوکردنەوەی بەیاننامە و تابکراوە نهێنیەکان ئەمانە هەمووی مەترسی زۆر زۆر گەورە بوون بەڵام ئەو کچانە ئازایانە کردویانە جێگەی خۆشحاڵەیە کە لەو یادداشتانە شاکە پیاوەکان ئەینووسنەوە ڕۆڵ و گرنگی ئەوان دەرئەخرێەوە ڕاستی یەکێک لەو کتێبانە مەفرەزەی تۆڵەیە کە لەم دوایەیان دەرچووە یەکێک لەو کتێبانەی تر کتێبەکەی دکتۆر فایق گوڵپیە ئەویش زۆر بەباشی باسی ڕۆڵی ژنەکانەکە بەڵام ئەوشمان لیاد نەچێکە بە تایبەتی لە سەردەمی شاخە بە خۆت ئەزانی کە کوڕانی یا هەڤاڵانی تری پێشمەرگە هەر یەکەی لە ناوەندێکی جیا و بیئەیەکی جیاوە هەبوون و هەبووە مەسەلەن ململانیان کردووە و لە ئاستی سەرکردایەتی شتا هەبووە بەڕاستی یەکێک لەو یادگاریە ناخۆشانەی کە بەشێک لە ژنانی پێشمەرگەی شاخەیانە هەڤاڵێکی سەرکردایەتی نامەیەکیان بۆ ئەنێرێ ئەڵێ ئێوە بچنەوە شار شوو بکەن ئەمە بەڕاستی زۆر ئەو ژنانە نیگەرانەکە بەڵام نیگەرانیەکەیان ئەکەن بە جۆرێکی تر لە خەبات و خەباتی نهێنی و هێنان و بردننی دەمانچە ڕوومانە لە شارێکی وەکو سلێمانیا و لە شارەکانی تریشان ناتوانین نکۆڵی لەوە بکەین کە ڕۆڵی کاریگەری نەبووە بەڕاستی بەشێک لەو ژنانەی کە بوتم بۆ ئێوە هاوکارە نابن ئەم مێژووە تۆمار بکەن مێژوو بنووسنەوە ڕاستە لە دوای کۆنگرەی یەکێتیەوە چەند هەیئەتێک دروست بووە کە ئیش لەسەر ئەواکەن کە بەشێکی تایبەت هەبێ بۆ ئەرشیفکردنی خەباتی ژنان و پێش
کۆنگرەش خەخات و ئەمیرەخان بەڵێ ئەمیرە محەممەد لە کتێبەکانیە چەند کتێبێکی دەرکردو بە تایبەتی لەسەر ژنانی ناو زیندانیەکان و چاوپێکەوتنی لەگەڵ کردوون و کۆمەڵێک بەڵگە و نامەی نهێنی خستۆتە ڕوو ئەومان لات نەچێت کە زیندانەکانی بەعەس بەڕاستی تەنها توانین ئەوانەی کە نەیان بینیوە یاخود ئەو کاتە نەژیاون تەنها توانن کە لە ڕێی سەردانی ئەم نەسوورەکەەوە کە ئەیش بۆ خۆی شاکارێکە لە شاری سلێمانی بەڕاستی گەری هێرۆخان نەبووایان نە ئەتوانرا ئەو مێژووە بە بەرزیوە بە جوانی ڕابگیرێ کە سەردانی ئەم نەسوورەکەی هەندێک هەست بە ئەواکەی کە چ ئازارێکیان چەشتووە ئەو ژنانە چکە ژنانێکمان هەبوون پێم وابێ نەهاوندخانیەکە لەوانە ژنانمان هەبوون لە ناو سجنا مناڵیان بووە و هەندێک لەو مناڵانەی کە لە سجنا لەدایک بوون تا ئەمڕۆ جێ کوژانەوەی جگەرە و جێ ئەشکەنجەدانیان پێوەیە بە مناڵەکانیشەوە لەگەڵ ئەم کارە ساتانەیە گەورە بوون کەواتە و هەموو زیندانەکانی ئەو کاتی بەعەس ژنانێک تیا زیندانی بوون کە ئەوانش هەمیشە وەکو پاڵەوانێک هاتوونەتە دەرەوە دایکی شاری ڕەمزەکان نمونونەکانی ئەوە کە ژنەکان هەم بەرگەی ئەشکەنجیان گرتووە هەمدانیان نەناوە بەوەی کە ناوی کەسی تر بدرکێنن و بەرگەی ئەو ئازار و نەهامەتی و سوکایەتی پێکردنیان کردووە تەنانەت لە مەفرەزەی تۆڵەیە باس لەواکرێکە یەکێک لە ڕەخستنە نهێنیەکان کە دەستگیرەکرێ و دواتر سزای لە سێدارەدانە درێ بەداخەوە ڕۆحیان شاد بێ سەرجەم ڕێخستنە نهێنیەکان بە ژن و پیاوە ئەو لە کە سوکارەکانە کە ئەگیرێن ئەو تەنها دایکێکی بەتەمەنی هەیە دایکە بەتەمەنەکە شێخەنە زیندانەوە لەگەڵ ماڵەکانی ترە تێکەڵاوی ئەبێت ئەجا بۆی دەرەکەوێت کە ئەوانش کە سوکاری زیندانیە سیاسیەکان و هێنراون بەڵام ژنێکی زۆر بەتەمەنە بێ سەر ڕای بەتەمەنی خۆی وە سەر ڕای نەخۆشی خۆی هەوڵ ئەیا هاوکاری ژنەکانی تر بکە هێزیان پێبەخشێ ئازا بن خۆڕاگر بن ئەمانە هەمووی کە باس ئەکرێ بەڕاستی شاکاری زۆر گەورن هانە خەم بە تەنها ئەوانەی کە لە ڕێخستنەکانە کاریان کردووە ئەوانەی لەگەر هێزی پێشمەرگا بوون بەسم ژنەکانە تەنها ئەوانە نین کە ئازارێکی زۆریان چەشتەوە زۆر جار کە سوکاری پێشمەرگەکان ئەگەر بێت و ڕێخستنیش نەبوو بێتن کە زۆرینیان ڕێخستن بوون ئەمانش هەر ئازاریان چەشتووە و ئەمانش هەمیشە مەترسیان لەسەر ژیانیان زۆر ڕاستە ویستم باسی ئەوە بکەم کە ژنانی پێشمەرگا ئەوە ڤاڵانەی کە لە شاخ بوون ژنەکانیان لە شار بوون یاخود سەردانیان کردوون ئەو ژنانە ڕۆڵی دایک و باوکیان بینیوە بۆ مناڵەکان ئەمە یەک لە لایەکی ترەوە جگە لەوەی لە ژێر مەترسێکی زۆرا بوون و باسی ئەکرێ لە یاداشتەکانی تراباس لەوە کراوەکە ئەم ژنانە بەردەوام لە ژێر مەترسیا بوون بەڵام لە ڕێخستن و کاری سیاسی ژنەوەستاون بۆ نمونە لە مەفرەزەی تۆڵەیە باسی ژنێک ئەکا بەناوی سەبیحەخان هەم مامۆستا بووە هەم مێردەکەی خەباتکار بۆ لە شاخ و هەم خۆشی هاوکاری ڕێخستنە نهێنیەکانی ناوشاری کردووە چەندین مەترسی خستۆتە سەر ژیانی خۆی بۆی بتوانێت هاوکار بێت و یارمەتیان بە سەدان ژنی تری ئاوامان هەیە کە توانیویانە لە یەکێک لە یاداشتەکانە باس لە دایکێک ئەکا کوڕێک ڕێخستنی نهێنیە شەوان بەیان بڵاوە کاتەوە لەپڕ ئاوڕێاتەوە شەوێک سیرەکە دایکی لە پشتیەوەیەتی ئەڵێ تۆ چیەکەی لێرە ئەڵێ من هەموو شەوێک لە دوای تۆ دەرچوم وتومەنەوەکو دەستگیر بکرێت لە بەرەوەی من کۆڵانەکان شارەزان بتکەم بە کۆڵانێکە یعنی دایکی بۆ تەمەنە هەموو شەوێکە ئەم دەرچووە نەیهێشتوە کوڕەکەی بزانێ ئەم بەدوایە دەرچووە بۆ ئەوەی زامنی ژیانی ئەو کات و بە تایبەتی ئەو ژنانش کە لە لادەکانە ئیشیان کردووە لە لادەکانە خزمەتی هێزی پێشمەرگیان کردووە ناتوانین نکۆڵی لە توانا و هێز و پایەبوونی ئەوانش بکەین بەنسبەت ئەو شۆڕشەوەکە شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم خۆش هەرکە باسی ژنان ئەکەین ئازاری لە دەستدانی ڕۆڵەکانیان هاوسەرەکانیان ئەمەش ئازارێکە ڕچون ئەڵە باس ناکرێنی ناتوانانی تعبیری لێ بکەین ئەنی ئەو کاتانی کە کەسێکی نزیکی کوڕەکەی یان هاوسەرەکەی لە زیندانە و چاڕوانی لەسێ دارەدانیان ئەمە بە بەردەوامی بەڕێگای ئەبوو غرێب و زیندانەکانی مووسڵ و شارەکانی تری عێراقەوە بوون ئەم ئازارش بۆ خۆی ئازارێکی زۆر بێت و ئەمەش تا ئێستا باسی لێ نەکراوە زۆر ڕاستە تا ئەم ساتەکە ئێمە قسەی تیاکەین ژنانێکان بەهۆی لە سێدارەدانی کە سوکاریانەوە ژنانێکان دەرباز بوون لەوەی کە ڕەش بگیر کراوە چوونەتە سەر ماڵەکانیان چونکە باسەکرێکە جاریوا هەبووە کە ڕژێمی بەعسیاوێتی بەسەر ماڵەکانە کچ و کوڕ و ژن و پیاوی هەمووی بەیەکەوە بردووە جاریوا هەبووە کەسێک لەو عائیلەیە لە شوێنێکی تر بووەوە دەربازی بووە بەڵام عائیلەکە بە کاملی لە سێدارە دراوە و هەندێکی وەکو لە بەڵگە
گەنهێنیەکەیان نووسراوە قەتع ڕێقاب یعنی سەرپەڕاندن بەڵێ بەم شێوەیە سزادراون ژن مناڵ گەنج پیر ئەمانە تا ئەم دقەیە ئەم ژنانە و تا ئەم دقەیە ئەو کەسانی کە ماونەتەوە ئەو ئازارە ئەچێژن ڕۆژانە لەگەڵ ئەو ئازارەیان و ڕۆژانە بەو شوێنەیە تێپەڕن کە کە سوکاریان تیا لە سێدارە دراوە ڕۆژانە بەو شوێنانە تێپەڕن کە وەک مەزار دروست کراوە بۆ کە سوکاریان بەداخەوە ئێمە ئەومان لە یاد نەچێکە لە شاری سلێمانیە ژمارەیەک دایک ڕۆڵەکانیان بە بەرچاویانەوە لە سێدارە درا کە مناڵ بوون خوار 18 ساڵ بوون دواتر لە زیندانەکانە و دواتر لە ئەمنە سوورەکە بەڵگەیان بۆ کردن کە ئەمانە سەر و 18 ساڵن بۆ ئەوەی کە لە سێدارە دانەکانیان شەرعیەت پێ بدرێ ئەویش هەر لە شاری سلێمانی لە فلکەی نالی یەکێک لە مەزارەکان کە بۆیان دروست کراوە هەلەویان لە سێدارە دراون بەداخەوە مناڵ ئاسانە وتنی کە تۆ ئەڵەی دایکێک ڕۆڵەکەی لە سێدارا درێ بە بەرچاوێەوە کە مناڵە کە خوارە 18 ساڵە یعنی کە هیچ نازانێت کە هیچ پەیوەندیەکی نەبووە و ئەگەر پەیوەندیشی هەبووە پەیوەندیەک بووە مناڵک پەیوەندی هەبووە بەڵام خۆتان نزانن بەعس ئەوەی نەزانیوە و تا ئەمڕۆ ئەو دایکانە بۆ ئازارەوە ساڵانە یادیان ئەکەنەوە وە ساڵانە ئەوەش لە یادمان نەچێ مەزاری سەربەرزی و سیمبولی ئەوان لەلایەن هێرۆخانەوە دروست کراوە وەک یادێک بۆ ئەو مناڵانە کە زۆر بەناحەق لە سێدارە دراون لە سلێمانی ئەوەشمان لە یاد نەچێت لە سلێمانی و لە شارەکانی تریش چەندین شوێن هەیە کە شوێنی فڕێدان یاخود لە سێدارەدانی کە سوکاری پێشمەرگە یاخود تەرمی پێشمەرگە بووە لە سلێمانی لە ژێر پردەکە لە سلێمانی لە پشت مەطعم مشکاری ئێستا لە هەولێر لە ناو جەرگەی بازاڕا کە لە سێدارە دراون و تەرمەکانیان هێشتونەتەوە نیان هێشتۆ کە سوکاریان بچێ بەلایەنە و توانە با بێتە نمونە ئەمانە ئەو ژنانە بەڕاستی بە تایبەتی ئەو ژنانەی کە زیاتر لە ناوەند و محیتە داخراوەکانە بوون ئێمە ئەومان لە ژێر دەستی بەعسا بوون یەک دووش ناوچەکانیان بە حکمی مەسلەی عشایری و مەسلەی تا ڕادەیەک قرس بووە کە ژنان بتوانن تەنانەت تعبیر لە خەمەکانیان بکەن کە ژنی شەهیدن تەنانەت بگرین تەنانەت ڕیشیان پێ دراوە هانەخەنانی ئەبینین ڕۆڵەکانیان لە سێدارە دراوە بەڵامیان هێشتا پرسی بۆدا بەڵام مناڵ بووم شاید حاڵی ئەوە بووم کە کوڕێکی دراوسێمان لە سێدارە درا هاتنە سەر ماڵەکە وتیان نابێ پرسەدانێن نابێ کەس بێ و خەڵکیان دانا لە بەردەرگاکەیە و فیشەکەکانیشیان بۆ فڕیانە بەردەرگا وتیان پارەکانمان بۆ بێنەوە پارەی فیشەکەکانمان بۆ بێنەوە کە کوڕەکانمان لە سێدارە دراوە تا ئەمڕۆ خوشکان و دایکان هەندێک لە دایکەکان ڕۆحیان شاد بێ بەداخەوە بۆ ئازار و کەسەرەوە کۆچی دواییان کردووە بەڵام تا ئەم دقەیە خوشک و براکان بۆ ئازارەوە ئەتلێنەوە ئازارێکی تر هەیە کە من هەر حەزەکەم کە باسی ئازاری ژنان ئەەکەین ژنە شۆڕژگەڕەکانمان ئەەکەین ئازاری بێسەر و شوێنکردنی ڕۆڵەکانیان یان هاوسەرەکانیان یان براکانیان کە سوکاریان ئەنی ئەبی بەشێک لەوانە تا ئێسش نازانن گۆڕەکان زۆر ڕاستە لە کتێبی مەفرەزەی تۆڵایە ئاماژە بۆ دراوە کە ئەڵێ بەشێک لە خێزانەکان تا خستنی ئەم نەسوورەکەەوە دەستکەوتنی کۆمەڵێک بەڵگەنامە لەوەیە کە لەو بەڵگەنامانەیان ناویان هاتووە ئەوانش بە قەتع ڕێقاب سزادراون تا ئەو کاتەش نەزانراوە ئەوانە چیان لێ هاتووە و چەندین جار دایکەکان کە سوکارەکان چوونەتە بەردەم ئەم نەسوورەکە داوایان کردووە مەسیریان بزان چارە نووسیان بەرەو چی هاتووە ئیتر نەیانتوانیوە لەوە زیاتر بەرگە بگرن هەندێکیان چوونەتە زیندانی ئەبوو غرێب سەردانی زیندانەکان کردووە گەڕاون بە دوای کە سوکاریانە گەڕاون بە دوای کوڕەکانیانە دەیان کوڕمان هەیە دەیان گەنجمان هەیە کە تا ئەمڕۆ نەتەرمی هەیە و نە قەبری هەیە هانەخان ئەمە باسی ئێمە سەردەمێکین سەردەمی پێش ڕاپەڕین لە دوای ڕاپەڕێنیش ئەبینی ڕێکخراوەکانی ژنان دروستە بن ئەم ڕێکخراوانش ئەرکەکانیان کەم نییە و ئەو لەمپەرانێکێتە ڕێیان کەم نین بە تایبەتتر کە ئەیانە بێت مافەکانی ژنان بەدەست بێنن لەم کۆمەلگایە کە هەتا ئەو کاتە ڕەنگە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان یەکەم ڕێکخراو بکە بە فعلی و بە تەواوەتی کاری کردبوو بۆ مافەکانی ژن و لە سەرەتاوە ڕەنگە ئەم کارێکی تا ڕادەیەک نامۆ بوو بێت ڕاستە لە دوای ڕاپەڕینەوە خەباتی یەکێتی ژنان
دواتریش چەند ڕێکخراوێکی تر دروست بوون خەباتێکی سەرسەختانە بوو بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان بەداخەوە کە لە دوای ڕاپەڕینەوە کە شۆڕش سەرکەوت و ڕاپەڕینمان سەرکەوت خۆتان نەزانن کە ڕژێمی بەعەس کۆمەڵێک یاسا و ڕێسای زۆر ناشرین و ناحەقی هەبوو بەرامبەر بە ژنان یەکێک لەوانە کە ئەگەر کەسێکی نزیکی خۆی بکوژدایە لیان زەمان تێپەڕی نەئەکرد پێی ئەوترا مەحاریم واتە ژنە نزیکەکانی خۆی لیان زەمان تێپەڕی نەئەکرد کوشتنەکەی و ئەمە سزاکەی سزای ئەو کەسێک بکوژەکە بەڵێ ئەمە وای کردبوو کە دەستکراوە بن خەڵک دەستکراوە بێ بۆ کوشتنی کەسوکاری و لە یاداشتەکانیشە ئاماژە بۆ دراوەکە ژمارەیەک ژن کوژراون زۆر بەناحەق لەلایەن کەسوکاریانەوە لە دوای ڕاپەڕینەوە ئیش زۆر لەسەر ئەم یاسایانەکرا ئەوە بوو کە دوو شاکار کە دوو دەستکەوتی زۆر گەورەی ژنان کە تا ئەمڕۆ یەکێتی و شانازێکی زۆر زۆر گەورەیە بۆ یەکێتی بڕیاری 59 و بڕیاری 62 بڕیاری 59 کە درا هەڤاڵ مامتەلال خۆی ئیمزای کردووە لەو بڕیارەیە هەر کەسێک کە کەسێکی نزیکی ئەکوژێ سزای وەکو بکوژ بۆ دیاری ئەکرێت نەک سزایەکی ئاسانکراوە بەڵێ وەک تاوانبار و بڕیاری 62 هەبوو بڕیاری 62 کۆمەڵێک بڕگەیتیایە کە بەنسبەت ژنانەوە گرنگی و ئەهەمیەتێکی زۆر زۆری هەیە لە مەسلەی ڕێخستنی فرەژنی لە مەسلەی قەدەخەکردنی ناحەقیکردن لە مەسلەی نەفەقە و ماری و ئەوانە بەرامبەر بە ژنان ئەم دوو بڕیارە لێتان ناشارمەوە دوو بڕیاری زۆر زۆر قورس بوو تەنانەت یەکێک لە وڵاتانی دراوسێ بەڕەسمی هەڤاڵ مامجەلالی ئاگادار کردبەوە کە ئەم بڕیارە یەکێکیان دژ بە شەریعەتەوە یەکێکیان دژ بە دابوونەریتە کە لەم ناوچەیە باوە و ئەوانە بەڵام هەڤاڵ مامجەلال وەک هەمیشە سوور لەسەر بڕیارەکەی و بڕیارەکەی دراوە ئیشی پێکرات تا ئەمڕۆ تا ئەم دقەیە ڕێکخراوەکانی ژنان و یاساناسەکان سوود و ئیسیفادە لە هۆکار و چۆنێتی دەرکردنی ئەو بڕیارانە ئەکەن و هەر چاکسازیە کە لە بڕیارەکان ناکرێت لە یاساکان ناکرێت ئەگەڕێنەوە بۆ ئەو بڕیارە و ئەگەڕێتەوە ئەوە بێتە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە بەڕاستی شاکارێکی زۆر زۆر گەورەیە و شۆڕشێکە ئەتوانم بڵێم شۆڕشێکی کۆمەڵایەتیە کە لەم ناوچەیە کراوە و هەڤاڵ مامجەلال وەک تاقەباڵ وەک خۆی و معارەزیشی زۆر زۆر هەبووە لە ئاستی سەرکردایەتیا کە ئەم کارە نەکا بەڵام وەک خۆی لە بەرۆی باوەڕی تەواوی بەوە هەبووە کە ژن و پیا و ئەبێ بەهرەمەند بن لە مافای یاساییەکانیان وەک خۆی ئەم بڕیارەی دەرکرد و ئەم بڕیارە چوە بواری جێبەجێکردنەوە تا ئەمڕۆ سەرچاوەی هەموو یاساکانە و سەرچاوەی هەموو چاکسازیەکانی شەکە لە هەرێمی کوردستانە لە یاساکانەکرێت هەنەخان زۆ سپاس من زۆر حەزمە کرد زیاتر لەسەر ئەم بابەتانە قسە بکەین بەڵام داخۆ کاتی بەرنامەکەمان دووبارە ئەم ڕۆژە پیرۆزەکەم لەسەر جەم ئەو ژنانەی کە بە جۆرێک لە جۆرەکان بە هەر جۆرێک لە جۆرەکان خەباتیان کردو لە ناوێکێتی نیشتمانی بەڕێز هاناشوان ڕۆژنامە زۆ سپاس کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمانەوە بیت بەڵێ بەڕێزان ئێستاش ئەچینە لای هاوکارمان کاروان مەسئول لە شاری هەولێر لەگەڵمانە کاروانم کاتە و باش زانیارەکان لای تۆ چین سامان بەیانیتان باش بەیانی هەموو لایەک باش بەرلەوەی بێمە سەر قسەکردن لەسەر ڕۆژی ژنان کامڕۆ لە هەفتەیادی یەکێتی ڕۆژی ژنانە دەمەوێت کۆمەڵێک زانیاری بخەمە ڕوو ئەمڕۆ لە هەولێر با بڵێن قەدەغێ هاتوچۆ جێبەجێ کراوە سەرجەم دوکان و بازار و شوێنەکان داخراون هاتوچۆی ئۆتۆمبیل و با بڵێن پیادا قەدەغێ و وەستێنراوە هێز ئەمنیەکان لە نێو شار بڵاو بوونەتەوە لەو شوێنانەی کە پێویستە بازگەی لێ دانراوە بۆ کەسانی کە دێنە دەرەوە لێ پێچینەوەیان لەگەڵ دەکەن یاخودەوانەی کە با بڵێن ڕێگە پێدراون ئەوانە دەستنە سەر با بڵێن کارەکانیان یاخود ئیشەکانی خۆیان ئەم بەیانە وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە کە تووشپێکی کۆرۆنا لە شاری هەولێر کە تەمەنی 51 ساڵ بووە و خۆی نەخۆشی کوشندەی هەبووە بەهۆی توژبوو بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەست داوە تەمەنی 51 ساڵە و پیا و دانیشتووی قەزای دەشتی هەولێر واتە قەزای بنەسڵاوەیە گیانی لەدەست داوە ئاماژە بۆ هۆشکراوە کە ماوەی 5 ڕۆژە لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا خوێندراوە دواتر گیانی لەدەست داوە دەمەوێت ئاماژە
بە ئەوە بکەم کە ئەمڕۆ ڕۆژی ژنانە لە هەفتەیادی ساڵیادی 45 ساڵی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیا و بۆچوونێتی جیاوازتری بۆ ژنان هەیە لە چاو هەموو حزب و پارتەکانی دیکەی هەرێمی کوردستان دەبینی ژنان لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەرزترین پێگەی حکومەت و سەرکردایەتی داینەوە تا سەرۆکی پەرلەمان کە ژنە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بە لەوەی کە پێشووتر وەزیری هەبووە ژن بووە با بڵێن زۆر لە کار بەدەستان لە پێگەی بەرز لە یەکێتی نیشتیمانی کوردستان و جگە لەوەش لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باخێش تایبەت بە ژن دراوە کە ژن لە پێگەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کارژێری مەکتەب سیاسیەکە ئەمە ڕەنگە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شێوەیە زۆر لە هەرێمی کوردستان یاخود لە ڕۆژهەڵاتی ناوەڕازەم حاڵەتە بە دەگمەن یاخود کەم ببیندرێت دەبینین یەکێتی سەرمەشق بووە لە دروستکردنی هێزی ژنان چونکە ژنان لە پێشووتردا با بڵێن لەگەڵ هاوسەنگەرەکانیان ئەوان پاڵپشتێکی بەهێز بوون لە شۆڕشدا لە نێو شاری هەولێر ژن لە ساڵانی هەشتاکان ڕوبەڕووی بەعز بوونەتەوە تەقیان لە ئەمن و لە ئیستخباراتەکان کردووە بۆی کە پاڵپشتی با بڵێن برا پێشمەرگە و پارتیزانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆیە پێگەی ژن و ڕۆڵی ژن لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا گەورەیە پێگەی بەرزە ینی دەبینی لە هەموو کایەکانی و ئۆرگانەکانی نێو یەکێتی نیشتیمانی کوردستان ژنان بوونیان هەیە پێگەیان هەیە با بڵێن ئەرک و لێپسراوێتیان هەیە لە نێو یەکێتیدا ئەرچی ژنان هیچی کەمتر نییە لە ئەرچی پیاوەکان سەرکردە پیاوەکان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاماژەم پێکرد هەمیشە با بڵێن بە گەورەییەوە بە چاوێکی با بڵێن پڕ ئەرکوکارەوە لە ژن دەڕوانن نەک وەک ئەوەی ژن کە فەرامۆش بکرێت وەک ئاماژەم پێکرد ساڵانی هەشتاکان بە تایبەت لە ناوڕاستی هەشتاکان ژنان لە شاری هەولێر ڕەنگە لەو شوێنێک کە من لێوەستام ئەوەندە دوور نەبێت ژنان هاوشانی پارتیزانەکان و پێشمەرگەکان ڕۆڵیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوە و بە سزاگەیاندنی با بڵێن ئەمن و ئیستخباراتەکان لە شاری هەولێر کەواتە بۆیە هەر لە دوای ڕاپەڕین یەکسەر کە یەکێتی ژنان دروست دەبێت و هێزی ژنان دروست دەبێت ینی بینی وشمانە هێزی ژنان لە شەڕەکان لە شەڕی دژ بە تیرۆر ئەوان با بڵێن پێگە و ڕۆڵیان کەمتر نەبووە لە پیاوەکانیان بڵێ کاک سامان من دەگەڕێمەوە لای ئێمە ئەوە بەشێک بوو لە زانیاریەکان بوو لە لای من بەڵێ کاروان زۆ سپاس بۆ ئەو زانیارێنی کە بە ئێمە بەخشی بەڵێ بەڕێزان ئەچینە لای هاوکارمان پێشڕە و لە شاری سلێمانی پێشڕە و سڵاو لێبێت زانیارەکان لای تۆ چین سامان جارێکتر سلااو لە تۆ دیارە لە دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغی هاتوچۆیدا بۆ ماوەی 6 ڕۆژ ئەمە ئەمڕۆ لە دوێنێ ئێوارەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە شاری سلێمانیش هەم هاوڵاتیان پابندن بە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ بە و بڕیاری قەدەغی هاتوچۆیەوە ئەمە شەقامی کانێسکانە کە گەندێ ڕۆژانی ترم کاتا ئەم شەقامە بە تەواوی قەرەباڵق بوو لەبەرەوەی ئەمە سنتەری شارە و بەردەوام جوڵەی زۆری هاوڵاتیانی بەسەرە بوو بەڵام ئەمڕۆ ئەبیندرێت چۆڵە ئەوەی کە تەنیا ئەبیندرێ لەسەر شەقامەکان هەن بە زۆری هێزە ئەمنیەکان هەن و کارمەندانی وەزارەتی ناوخۆ هەن بۆ پاراستنی ژیانی خەڵک وە هەم ڕێنمایی ئەو خەڵکانە ئەکەن کە هاتبێتنە دەرەوە بۆ هەر کارێک بێ زیاتر ئەو کەسانە هاتوونە دەرەوە ڕێگەیان پێدراوەکە لە ڕێگە پێدراون بۆ نمونە ئەو کەسانەی دوکانی سەوزۆمیوەیان هەیە ئەتوانن بڕۆنە ئەلوەی سلێمانی ئەویش بە مەرجێک ینی ئەو ڕێکارە تەندروستیانەی کە لەلایەن بەڕێوەبەتی تەندروستی سلێمانیەوە یاخود لەلایەن تەندروستکارانەوە ڕێنمایی تاک کراوە کە چۆن خۆی بپارێزێ ئەگەر کاتێک دێتە دەرەوە و ڕێگەی پێدراوە هەموو ڕێکارەکان لە دەستکێش لە دەمامک هەموو ئەمانە بە کەسەکە بێت وە لە هەمان کاتیشا خۆی لە شوێنی قەرەباڵغینەدا و بەهی شێوەیە قەرەباڵغی دروست نەکرێ ئەمانەش لەسەر شەقامەکان ئەبیندرێن بەڵام ئەوەی کە ئێمە ینی ئەمڕۆ بینیمانە تا ئێستا لە بەیانیەوە لە ناو شاری سلێمانیە هاوڵاتیان پابەندی تەواوی ڕێنماییەکانن و
هێزەکانی ئەمنیەکانیش لەسەر شەقامەکان ئەبێنرێن لە هەر شوێنێک هاوڵاتیەک ئەگەر پێویستی بە ڕێنمایی بێ پێویستی بە هاوکاری ئەوان بێ ئەمان بێگومان بە دەنگەوە ئەڕۆن و هەر کارێک پێویستیەکی هەبێ ئەمان بۆی چارەسەرەکەن ئەوەی کە ئەمە ئاماژەی پێ بکەم ینی لەم ماوەیە کە گەرنتی نەکراوە یاخۆت قەدەغی هاتچۆ ڕاگەندراوە بەردەوام بە دیوێک لە دیوەکانی ترا لە سەرتاوە ڕەنگە زۆر ڕێکارەکان تون کرابێتن بەڵام دواتر کە بینرا بە شێوێ لە شێوەکان ینی دەنگێکی تر هەیە لەلایەن هەم تەندروستکاران و هەم هێزە ئەمنیەکانی شاری سلێمانیەوە تاکید لەواکەنەوە ژیانی دارایی خەڵکیش پێویستە ینی زیاتر بەدەنگەوە چوونی بۆ بکرێ بۆیە ئەوەی کە ئەم جارە ئەبیندرێ لە بەشێک لەو شوێنانەی کە بەشی خزمەت گوزارین بۆ هاوڵاتیان ئەبیندرێ من هەر کەمێک لەمەوە بەر لێرە ئەوەی کە لە پشتی منەوە ئەبیندرێ کارمەندانی شارەوانی کە لە پاکەرەوەکانن یاخود ئەو سەربازانن کە بەردەوام پاک و خاوێنی ئەم شاری ئێمە ئەپارێزن ئەمانە لەسەر شەقام و لەسەر جادەکانن خەریکی پاکردنەوەی ناوشارن مانای وایە تەنیا شتێک ئەوەیە کە پێویستە هاوڵاتیان پێوەی پابند بن و تەندروستکاران تاکیدی لێ ئەەکەنەوە ئەوەیە تەنیا خۆپارێزی تاک لە ئەم کاتەیە پێویستە کە خۆیان بپارێزن هەموو ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن ئەگەرنا هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر باش لە شاری سلێمانی ئەمڕۆکە یەکەم ڕۆژی قەدەغی هاتووە پابندی ڕێنماییەکانی هەم وزارەتی ناوخۆن و هەم ڕێنمایە تەندروستیەکانی جێبەجێەکەن و هێزە ئەمنیەکانیش لەسەر شەقامەکانن بۆ هاوکاریکردن و خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی. زۆ سپاس بۆ هاوکارمان پێشڕەو لە شاری سلێمانی کە بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانان بوو بەڵێ بەڕێزان یەکێتی نیشتمانی کوردستان خاوەن چەندین سەرکردێ ئەو سەرکردانە هەمویان خوێنکاری خوێندنگاکەی جەنابی مامجەلال بوون ئێستاش هەمووی یەکێتیەکان ئەیانە بێ درێژە بە ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بدەن پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتابین و درێژە بە بەرنامەکەمانە دەین. نیشتمانی کوردستان ڕێبەری کۆڵ لەدەری کوردایەتی و شۆڕشەکەیەتی نەکوا هەر بە شاخەوەیە و لە دەرەوەیە بەڵکو تا سەرکەوتن یا مردن تا بەدەستهێنانی مافەکانی دیموکراتی دەتەواتی گەلی کوردستان هەر درێژە بە خەبار دەدات و بە هەموو شێوەکانی خەبار دەکات. مام ڕێبەرێکی بێوێنە سەرکردەیەکی دووربین و خاوەن هیوا کاریزمایەک بۆ کورتبوو بەڕێنیشاندەر و هەموانی گەڕاندەوە سەر شاڕەی ئومێد لە ڕۆژگارێکی سەخت کە تروسکەی هیوا نەما بوو ئەم سەرکردەی کورد پشت ئەستور بە ئیرادەی پۆڵاین دەشت و شاخ و پێدەشتەکانی کردەوە چراخانی نوێبوونەوە ڕۆژگارێک کە بێ هیوای باڵی بەسەر کوردستاندا کێشا بوو ڕابەرێک بە مەشخەڵانەکەی دەستیەوە هەموانی لە دەوری ئازادی کۆ کردەوە ئەو خۆی خوێندنگە و مامۆستا و ڕێبەری هەواڵەکانیشی بوو بە سادەیی بە گۆچانەکەی دەستیەوە نەخشەی ڕزگاری دەکێشا و سەرنجامیش نەسرەوت تا نەتەوەکەی بە سەرکەوتن و ڕاپەڕین گەیاند. ڕێبەرێکی مەزن لە دوای قۆناغی ڕزگاریش هەموو تواناکانی بۆیە خستنی نێوماڵی کورتەرخان کرد. دوجار ئاشتەوایی نیشتیمانی کردە مژدانەی قۆناغێکی نوێ و بە یەکدەنگی و یەکڕیزیشەوە کوردی کردە ژمارەیەکی سەنگینی بەرەی ڕووخاندنی ڕژێمی بەعەس. دیکتاتۆرەکەی بەغدا ئەو فاشیستەی هەموانی بەخشی مام نەبێ دوجار خۆی کەوتە بەرنەعلەتەی ڕقی کەڵەکە بووی چەندین ساڵە و ڕێبەرێکی کورد نەخشە و داهاتوی وڵاتی گۆڕی و کۆشکی سەلامی کردە وێستگەی بەیەکگەیشتنی یار و نەیار عێراق و هەرێمی کوردستانیشی خستەوە سەر نەخشەی وڵاتانی خاوەن هێز.
ئێستا حیزبەکەی مام بە شوێن پێی هەنگاوەکانی ڕابەری گەورەی نەتەوەی کورددا گوزەر دەکات. ئیرادەی گەنجانە پشت ئەستور بازبوونی کەسانی تری قاڵبووی نێوخەبات تا دێت هەردەگەشێتەوە. خوێندکارانی ڕێبازی مام بەڵێنە و بەدەباشانیان داوە یەکێتی هەر حیزبی کۆمەڵانی خەڵک بێت، یەکێتی هەر بۆ داهاتووی ڕۆشنی نیشتیمان بەردەوام بێت. سەرکردایەتی نوێ بەڵێنێکە و بەڕێبەرەکەیان داوە خەمی هەمووان بە شنەبای ئارامیدا بپۆشن، هیوا ئومێد بکەنە استراتیژ و یەکێتی کە بۆ هەمووان خەباتی کرد ئێستاش بۆ هەمووان بەردەوام بێت. پەیامی یاوسەرۆک و سەرکردایەتی نوێ بۆ گیانی پیرۆزی مام هەر ئەوەیە بە چەپکە گوڵەکەوە بە گڕوتینی سەرەتاکانی شۆڕشەوە بەهێز و بازووی ژوورەکانی زیندانەوە بە بیر و هەستی نوێ و ڕۆشنەوە بەردەوام دەبین. تۆ ئەی ڕابەری گەورە، ئەی سەرکردەی هەموو قۆناغ و ئومێدی هەموو وەرزەکان، لە دەباشانی شیریندا ئارام بن و خوێنکارەکانی تۆ ڕێگە بە خامۆشبوونی شنەبای ئازادی نادەن، نادادی ڕەت دەکەنەوە، هاوسەنگی دەکەنەوە بە نەخشەڕێ. ئارام بە و ئارام بن و ئەی ڕێبەری گەورە، ئەی سەرداری هەمووان. بەڵێ بەڕێزان درێژە بە بەرنامەکەمانە دەین. ئێساش ئەچینە شاری دوهۆکی خۆشەویست. هاوکارمان کاروانمان لەگەڵە کاروان ئەم کاتە و باش بزانین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوهۆک چۆن بەڕێوە چوو. خۆی بڕیار بوو چەند چالاکیەک بڕێوە بچێت، بەڵام بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەو چالاکیانە لە زۆربەی شار و شارەشکاری کوردستانە ڕاگیران. بەس بزانین لە شاری دوهۆک وەکو بەدیلێک چکراوە بۆ ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەلە سامان دەمێتە باش بی دەمە بینەرن گەلێک کوردستان باش بیتن وەکو تەدا دیارکردن و ساڵیادا دامەزراندنە یەکێتیان نیشتیمانیا کوردستانێک و بڕیار بۆ هەندێک چاڵاکی لە هەرێما کوردستانê li malband û baregehên yekêtiyê bihêne encamdan lê her wekû te amaje pêda ji ber nexweşiya vayrûsê koronayê malbandê çariyê parêzgeha duhokê jî ew çalakiyên ku bixwe berhev kirbûn ku biryar bû li êkî 6 sal roja damezrandina yekêtiyê bihêne encamdan ew jî hatine راگرتن جبر کو وکو برپرسه مالبند چارو سرکردایتی یکیتیان اجتماعی دیار کردی کو پاراستنا گیان کادرن وانو هر واسن خلق کردستان و خلق پارێزگه ها دهو که گرنگتر از پیروز راگرتنا بجیم بیروریا سال روزا دامزراندنا یکیتیه لی اف ویروس کرونا نبود کو یک جار بنبر یعنی بنبر بکنی آنجی بجین هیچ چالاکی یک پروانه چو شوا سر بجین سیو اکی هیول سر اکی شش و شوه یاریان آگرین لسربار بجین سربارگه هن اکیتی النوا پارێزگه ها دهو که هاتنا بلند کرن و کو دلخوشیک بو هاتنا اف روزه و کو وان دیار کرن کو اف روزه او روزه بو یا کو گل کرد بهیوی بونا شورش و هر واسطانش بهیوی بونا چه بو و کو توی دمیدا اش باطال چه بو به اجاری خلق هرما کردستان بجین بهیوی بو یانجی به امید بو هیویا شورش نه هلا بو همی اجاری قصد مالن خو کربونه و درگه شورش له هات بو گرتن سروک مام جلال رحمت خود له بن گل حوالن خو بی درگه امید و هر واسطان چریس کا شورش له 1975 هات هل کردن سر دست سروک مام جلال و حوالن و بو درگه کو همی شورش گرن کورتین سرجم هرما کردستان و پارێزگه ها دهو کشید گلوی دا کو
تەکلیڤیەک بوو چێ ببیتن و جارێکادی قەستا شوڕەشێ بکەن و جارێکادی خەباتێ بەردەوامی بخەباتێ بدەنج بوو ڕزگارکردنە هەرێما کوردستانێش داگیرکاریە نەهاژی ئێستامان من میێوانێکی هەی و کاک زەڤەر ئێکیش کادرێن ئێکەتیەیە زەڤەر ئەگەر کەرم کە بەرکامیرە و ئێکیش کوڕێ شەهیدە هەژی زەڤەر تو بخێر هاتی بێژین تو بەحسی ئێکی شەش بکەی بەس ئەگەر بەرێخ بدە کامیرە بێژین تو بەحسی ڕۆژە ئێکی شەش بکەی ئێکی شەش ساڵ ڕۆژە دەمەزراندن لە ئێکەتیە دەفتە چییە؟ دەست پێکێ ئەس پیرۆزبایە هەمی کادر و لاانگرن ئێکەتی نیشتیمانی کوردستان کەم و ئێکی شەش چریسکا شۆڕەشە نویا کوردیە ئەمشن بێژین و پشتی ئاژ بەتاڵی ساڵە هەفتە چارێ و ئێکەتی نیشتیمانی کوردستان سەردەستێ ڕابەرێ گەلێ کورد مام جەلال ڕەحمەتا خودێ لێ بێت هاتیە دامەزراندن ji bo wê ekê bûye ku carekadî şoreşekanî çirîskekânî li Kurdistana başûr bêhte helkirin ew jî damezrandina Yekîtî Niştimanî Kurdistan e ez vê rojê gelek gelek pîroz dibînim ji ber ku Yekîtî Niştimanî Kurdistan bûye baweriyayê bûye ku carekadî dê pêngavekadî berev şoreşê havête vew carekadî gelê Kurdistanê li hemiyê li xwe ve dê vecemînît û dê dûpat ketin ku Yekîtî Niştimanî Kurdistan an ku Kurd û Kurdayetî hêşta berdewam e û heta nekecî 45 sale ya berdewam li ser rêbaza xwe. Belê kaç zever bêjin tu ku êkiş kura şehîdekê bêjin babete tireka Kurdîniyê da xwe de şehîd kirin. Bu hemî şehîdên Kurdistanê bi taybetî jî rêbaza Êketiya Niştimaniya Kurdistanê de te çi peyamek heye bû kurên şehîda û herwastan bû evên ku kurên pêşmergên derîn û bu hemî xelkê Kurdistanê di vê rojê de. Wekî diyar ku Yekîtî Niştimanî Kurdistan ku hizba şehîdan e hizba kasibgaran e hizba texaroşembîr e hizba hemî laengireke take kesê Kurdî ye ez wek kura şehîdek ez bînim baştirîn take part ku divê Kurdistanê da ku serederiya gel xêzanên şehîda Yekîtî Niştimanî Kurdistan bûye ji ber ku li ser wê rêbazê pêngava xwe avêtî lewra ez Yekîtî Niştimanî Kurdistan tiştekê mezin bînim an parteka mezin li Kurdistanê ku herdem xwe xêzanên şehîda kiriya xwedan û wekî ez kura şehîdek ez vê çendê dibînim û ez jî pişrastim serkirdatiya nûya Yekîtî Niştimanî Kurdistan dê pidir pêngavê baştir havêt û hemî genc û laengirên Yekîtî Niştimanî Kurdistan bariya vê çendê heye. Belê zever em bêjin êketî çend ya giring e bû parêzgeha Duhokê taybetî jî devera Badînan. Rastî pisyaraya gelek gelek ya giring bû ji ber ku parêzgehê Duhokê got bû Duhokê pêgehê partiye yani Partiya Demokratîk Kurdistan e lê bila ew bizanîtin û her kesê jî bizanît Kurdistan hemî cê hemî Kurdan e û her parteka lê bîtin ez û 35-36 hezar dengên Yekîtî Niştimanî Kurdistan li vê parêzgehê ez hîvîdarim pitir serkirdatiya Êketiyê hevserokên Êketiyê bizanin ku devera Badînan devereka cuda heş deverên diyên Kurdistanê giringiyek hadî pê bidin ji ber ku şirasta Yekîtî Niştimanî Kurdistan dil Badînan pitir geşeket eger çavdaneka baştir hebîtin û dê bi wan jî diyarken ew dibêjin ku milkê xwe dizanin ku ne bes milkê wan heye Kurdistan milkê hemî Kurdan e û ez jî Kurd im. دست خوش در سپاس بله سامان او زانیاری بون او بجین زانیاری بون وکو زوری جی دیار کری کو Yekîtî Niştimanî Kurdistan او پارتیا کو خلک کردستان خود داد بینیت و یعنی او پارێزگه هادهو که جی وکو ویده دیار کرن کو گلک یا پیتوی Yekîtî Niştimanî Kurdistan کو شوازه که پیستر و هر واسان بجین پروگرامه که باشتر کو سردریل گل دور آبادینان بکتن اجبر کو دور آبادینان جاو خلکن همی پارێزگه هادهو که دا همی لاین سیاسی همی کسین سر بخو یا هات یا قرخ کردن جلای بجین هزه که وش بو هفسنگی یا هزه یانشی بجین بو زیادتر دنگ آزاد لبلند ببیتن هر واسطان لایانگیرین حزبندی جیوک و پارێزگه سلیمانیه بجین آزادیه بخو و ببینن و بشن کار خوب بکن و هر واسطان لایانگیرین یعنی کسیم بلایان جی کو سر هیچ لایانه که ونینن چاول Yekîtî Niştimanî Kurdistan کو پیگه خل پارێزگه هادهو که حزب خیتن دا کو او جی بشن آزادانه در برین جهست و سوزن خویان جی بجین جراو بوشونن خوب بکن. بەڵێ کاروان زۆ سپاس بۆ تۆ زۆ سپاس بۆ میوانەکە و کە بۆ مانکی گەلی کوردستان دووە ڕۆحی شەهیدانی گەلی کوردستان شاد بێت سبەینێ لە هەفتە یادی
ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان تەرخان کراوە بۆ بەس ڕاکردنی یادی شەهیدەکان تا سبەینە بە یەک دەگەینەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.